چیرۆکی دەستگیرکردنی سەدام لە زاری پەڵبەری مەرەوە. Saddam Hussein was captured Saturday, December 13th at about 8:30 p.m. local in a cellar in the town of Hadouar, which is about 15 kilometers south of Tikrit. بەشی نۆیەم لە کتێبی ساڵەکەم لە عێراق. الحكم على المدان صدام حسين المجيد بالإعدام شنقا حتى الموت لارتكاب الشعب كجريمة ضد الإنسانية وفق المادة 12 أولا أليف بدلالة المادة 12 أولا ثانيا ثالثا رابعا من قانون المحكمة الجنائية العراقية العليا رقم 10 لسنة 2005 وحددت العقوبة وفق أحكام المادة 406 من قانون العقوبات رقم 111 لسنة 1969 المعدل بدلالة المادة 24 من قانون المحكمة الجنائية العراقية العليا رقم 10 لسنة 2005 قرارا حضوريا وبالاتفاق. کاتێک بەیانی ڕۆژی دواتر لە خەو هەستام دەرکم بەوەکر ڕەشبینی خەیار و چارەسەر نییە. هێشتا کارم هەیە لە عێراق ئەنجامی بدەم. لە میانەی هەفتەی یەکەمی کانونی یەکەم دیسێمبەر کارمان کرد بۆ ئەوەی پرۆسەی سیاسی بە زیندویی بهێڵینەوە. بەوەش سیاسەتێکی دووسەرەمان گرتەبەر بەشداری پێکردنی هاوپەیمانەکان لە ناو ئەنجومەندا و هەوڵدان بۆ ڕازیکردنی ئایەتوڵڵا سیستانی بۆ ئەوەی زیاتر نەرم بێت. ئەم پەیڕەوە بەرهەمی هەبوو. لە 2 کانونی یەکەم دیسێمبەردا نامەیەکی ترم نارد بۆ سیستانی کە تێیدا جەخت کرابەوە لەوەی کە ئامانجی هاوبەشمان ئەوەیە کە عێراقیەکان دەستوری هەمیشەیی بنووسنەوە. جارێکی تریش پێداگیریم کرد لەسەر ئەوەی کە دەستوری کاتی ڕێز لە ناسنامەی ئیسلامی زۆرینەی گەلی عێراق دەگرێت. هەروەها جەختم دەکردەوە لەوەی کە ڕێکەوتنامەی 15 تشرینی 2 نۆڤەمبەر بریتیە لە باشترین ڕێگە بۆ بەدیهێنانی ئەم ئامانجە. لە ڕۆژی دواتردا عەماد ضیا وتی سیستانی بە شێوەیەکی باش بەدەم نامەکەمەوە چووە و قایل بووە پێی. لە 5 کانونی یەکەم دیسێمبەردا کۆفی ئەنانی ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە راپۆرتێکی بەرزکراوەدا بۆ ئەنجومەنی ئاسایش ڕەزامەندی دەربڕیوە لەسەر ڕێکەوتنامەکەی 15 تشرینی 2 نۆڤەمبەر و ئاماژەی بەوەش داوە کە ئەگەری ئەوە دوورە بتوانرێت لە کۆتایی حوزەیران یۆنیۆدا هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەم پەیامە گرنگەش زیاتر بەهێز بوو، ئەویش ئەو کاتەی کە عیماد پەیوەندیەکی تەلەفۆنی لە کوڕەکەی سیستانیەوە پێگەیشت بوو سەبارەت بە کۆبوونەوەیەک کە ساز کرابوو لە نێوان ئایەتوڵڵای عوزما و عەبدولعەزیز حەکیمدا کە تێیدا دان بەوە دانرابوو ناتوانرێت هەڵبژارنێکی نیشتیمانی پێشوەخت ئەنجام بدرێت. ئیدی سیستانی بە حەکیمی ڕاگەیاندبوو دەکرێت پیاوانی ئاینی شیعە نەرم بن لە مەسەلەی هەڵبژارنەکاندا. بەڵام بۆ پاراستنی ئاوی ڕوو ئایەتوڵڵای عوزما پێشنیاری کردبوو ویلایەتە یەکگرتووەکان داوا بکات گروپێک لە نەتەوە یەکگرتووەکان بێت بۆ هەڵسەنگاندنی خشتە زەمەنیەکە بۆ ڕێکەوتنامەی 15 تشرینی یەکەم نۆڤەمبەر ڕاگەیاندنی ئەوەی کە لە چوارچێوەی ئەو ماوە زەمەنیەی لە ڕێکەوتنەکەدا هاتووە ناتوانرێت هەڵبژارنەکان ئەنجام بدرێت. ئەو کاتەش دەکرێت نەتەوە یەکگرتووەکان چارەسەرێکی زیاتر کردداری بۆ گرفتەکە پێشنیار بکات. ئایەتوڵڵا و پیاوانی تری ئاینی سەر بە ئەو پەیڕازی دەبن. بەسکۆت کارپنتەرم ڕاگەیان کە لەوانەیە توانی بێتمان پرۆسەکە ڕزگار بکەین. بەڵام نەبوونی دڵنیایی سیاسی لە ئێستادا ناچاری کردم کە بانگێشتکردنەکەم بۆ ئەمریکا لەسەر داوای سەرۆک بۆ ئامادەبوون لە گروپی سیمفۆنیای عێراقیدا هەڵبوەشێنمەوە. بەلانی کەمەوە فڕانسی و مناڵەکان دەتوانن ئامادەی بن. لە ڕۆژی دواتردا لە یەکێک لە سەردانە خێراکانی بۆ ناوچەکە دۆناڵد رامسفیلد هات. بۆ ڕاوێژکردن لەگەڵ سەرکردەکانیدا ئەو سروشتی لەگەڵ کارمەندەکاندا تون بوو. بە شێوەیەکی نائاسایش سەبارەت بە مەسەلە گرنگەکان ئاڵۆز دیار بوو. رامسفیلد ڕازی بوو لەسەر پێشنیارەکەم
کە سەردانی حەکیم بکات. سەرۆکی ئەنجومەنی حکم بۆ مانگی کانونی 1 دیسمبەر لە کاتی خواردنەوەی چای شیریندا رامسفێلد بە توندی فشاری خستە سەر سەرکردەی ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی لە عێراق بۆ ئەوەی پابەند بێت بە ڕێکەوتنامەی 15 تشرینی 2 نۆڤەمبەرەوە بیری خستەوە کە دەبێت پابەند بێت بە ڕێکەوتنامەکانەوە. حەکیم تەنگەلان بوو وتی هەندێک وردەکاری بچووک هەیە کە پێویستیان بەڕوونکردنەوە هەیە. وەک هەمیشە لەگەڵ رامسفێلد سەرکەوتم بۆ فڕۆکەخانە. شەوێکی ساردی زستان بوو، بەهۆی بوونی مەترسیەکانەوە لە ڕێگەدا هیچ شتێکمان نەبینی جگە لە ئۆتۆمبیلەکانی هاوپەیمانان نەبێت. لە فڕۆکەخانە رامسفێلد بردمیە لاوە، وتی بۆم ڕوون بۆتەوە کەوا کەناڵی پەیوەندیکردنت لەگەڵ سەرۆکدا ڕاستەوخۆیە و لە ڕێگەی منەوە نابێت. پێش ئەوەی بتوانم وەڵام بدەمەوە رامسفێلد بەردەوام بوو، وتی کۆندی مەسەلە سیاسیەکانی لە ئەستۆ گرتووە. پێشم وایە ئەوە هەڵەیە. دوایین جار کە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی دەستی لە مەسەلە کرداریەکان وەردا ئێران کۆنترا ڕوویدا، بەڵام وا دیارە ئەو بە هەردوو پێی خۆی هەڵداوەتە ناو ئەم ئەرکەوە. وەک ئەوەی کە لە گفتوگۆی شەخسیدا باوە بە ناوی یەکەمی خۆیەوە بانگم کرد و وتم گومانی تێدا نییە جڵاوی کارەکان دەگرێت دوون بە زەردەخەنەیەکی سارد و سڕەوە. وتی خۆم لە پرۆسەی سیاسی دوور دەخەمەوە، لێگەڕێ با کۆندی و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کاروبارەکان بەڕێوە بەرن، لەوانەیە ئەوە ژیانم ئاسان بکات. تەوقەمان کرد و پشتی هەڵکرد بۆ ڕۆیشتن، وتوێژەکە دۆستانە بوو، بەڵام دیار بوو رامسفێلد بێزار بوو لە دەستێوەردانی ڕایس و زاڵبوونی بەسەر سیاسەتەکاندا. وام خەملاند کە هەروەها وەڵامی ئەو هەواڵە ڕۆژنامەیانەش دەداتەوە لەبارەی پەیوەندی تونند و تۆڵم بە سەرۆکەوە. لەوانەیە رامسفێلد بێزار بێت لە بیرۆکراسیەت، هەروەها منیش کاژمێر لە 11 شەو لایدا بوو کاتێک من و برایان سواری ئۆتۆمبیلە زرێپۆشەکەمان بووین بۆ ئەوەی بگەڕێینەوە بۆ ناوچەی سەوز. هەمیشە کاروانەکەمان پێک دەهات لە 2 ئۆتۆمبیلی هیمفی زریپۆش بە بلێتی پۆڵاو، سابربانێکی گولەنەبڕ و سابربانەکەی من و 2 ئۆتۆمبیلی تری سابربانی گولەنەبڕ و 2 ئۆتۆمبیلی هیمفی تر. لە ئاسمانیش 2 هێلیکۆپتەر هەبوون لە جۆری بیل کە قەناسی بلاک ئۆتەریان لەسەر بوو. لە کاتی گەڕانەوەدا لەسەر ڕێگەی فڕۆکەخانە برایان هەندێک مەسەلەی خشتەی مەوعیدەکانی خستە ڕوو. مونتەدای ئابووری جیهانی دەیانەوێت من بڕۆم بۆ دافوس سویسرا لە کانونی 2 یەنایەردا لە پێناو کۆبوونەوەی ساڵانەیاندا. منیش وەک پیاوی سەرمایەکار ئامادەی هەندێک لە کۆبوونەوەکانی پێشوو بووبووم. دەتوانم سوود ببینم لە هەندێک سازێنکار کە ئەم جێیە پێشکەشی دەکات بۆ خزین لەسەر بەفر، بەڵام دڵنیا نەبووم لەو ئامانجەی کە دەگرێت مونتەدا کە لەم ساڵدا پێشکەشی بکات چونم سوودی چی دەبێت. ئەو بە دوای تێبینیەکدا دەگەڕا لە دۆسێ ئەستورەکانی مەوعیدەکانیدا دەنگی تەقینەوەیەکی تێکەڵ بە گڕوتینێکی زۆر هات کە گوێی کار دەکرد. بەشی دواوەی ئۆتۆمبیلە قورسەکەی فڕێدا بەلای ڕاستدا، لەگەڵ ئەوەی گوێیەکانم کەڕبوو بوون، بەڵام گوێم لە دەنگی دەستڕێژی گولە بوو. چی ڕوویدا؟ هەوارم بۆ فران دیاگر کرد کە هەمیشە لە کورسی پێشەوە دادەنیشت و ڕاشاشێکی پێبوو. ئەو خەریک بوو لە دوامانەوە سەیری دەکرد و دەگەڕا و چەکە ئۆتۆماتیکەکەی بەرز کردبەوە کە لە جۆری M4 بوو. وەڵامی دایەوە ئاماژەی کرد بۆ کونی فیشەکێک کە کردبوویە پەنجەرەکەی نزیک خۆیەوە تەقینەوە و گولەی کلاشینکۆفە گەورم. خۆتان دانەوێنن ئەوان تەقا لە پەنجەرەکەی دواوە دەکەن. ڕوبەڕووی بۆسەیەکی تەواو ڕێکخراو بووینەوە، کردەیەکی تیرۆرکردنە کە بە کارامەیی جێبەجێ کراوە. سەیرێکی دواوەم کرد، بینیم جامی ئۆتۆمبیلە سابربانە زرێپۆشەکە بەهۆی تەقینەوەکەوە تێکشکاوە. ئەوە تا لە دواوە گولەی کلاشینکۆف خۆی دەکات بەناوەوەدا خۆم بۆ خوارەوە چەماندەوە. لە کاتێکدا کەەوە ئۆتۆمبیلەکە بە خێرایی دەڕۆیشت، فران پرسی ئایا تۆ باشت گەورم؟ بە زەحمەت هەناسم دەدا و هەستم بە وشک بوونەوەیەک دەکرد لە گەرومدا. ئەگەر ئەو پیا و خراپانە پێش سرکەیەک بۆمبەکەیان بتەقاندایەتەوە ئەوە ئێستا مردبووین. باشم،
توانیم وەڵام بدەمەوە برایان من باشم. هەردوو ئۆتۆمبیلی هانفیەکە بە خێرایی لە شەقامە ڕۆشنەکەەوە دەرچوون. ئەوانەی کە لە ناویدا تەقەیان دەکرد ڕەشاشە 50 میلیمەکەیان لەلایەکەوە بۆ لایەکی تر دەگواستەوە. شۆفێرەکەشمان بە خێرایی 80 میلیم لە کاتژمێرێکدا کەوتە پێشەوەی سابربانەکەوە. ئۆتۆمبیلەکەی هاوڵمان و ئۆتۆمبیلە هانفیەکان دەیانویست پێمان بگەنەوە، بەڵام دوو تایی پێشەوەی یەکێک لە هانفیەکان تەقیب و بۆیە بە شێوەیەکی شەل و گێڕانە لە دواوە ڕێی دەکرد. ڕوون وەرگێڕایەوە بۆ لای برایان و لێم پرسیەوە بۆچی پێویستە لەسرم بڕۆم بۆ دافوس. هەندێک کاتی ویست بۆ ئەوەی خۆی ڕێک بخاتەوە. دوای ئەوەی تێبینیەکانی پشکنی وتی چەند دانیشتنێک هەیە تایبەت کراوە بە عێراق. عەدنان پاچەچیش کە لە مانگی کانونی دووەم یانایەردا دەبێت سەرۆکی ئەنجومەنی حکوم دەیەوێت لەوێ ئامادە بێت. ڕێکخەرانیش پێیان وابوو تۆ وەک ئەوەی بەرزترین بەرپرسی مەدەنیت لە عێراق پێویستە لەوێ ئامادە بیت. لەو کاتەدا کە بە خێرایی دەچوینەوە بۆ کۆشک و هێشتا بۆنی ناخۆشی تەقینەوە کە دەهات بیرم کردەوە. دافوس ئەو هەموو ژەمە خواردنە خۆشانە دەکرێت فرانسیش بێت بۆ ئەوێ و لەسەر بەفر خلیسکێنە بکەین. ئەوەندەی بکرێت دووربین لە ڕێگەی فڕۆکەخانەی بەغدا و تەقینەوەکان. وتم پێویستم بەوەیە پێش ئەوەی بڕیار بدەم ڕای دان سینۆر وەربگرم. هەستم کرد پێویستم بە حەوانەوە هەیە. کاریگەری کارەکان بە درێژایی ڕۆژ و تا شەوانێکی درەنگ بە کاتی بەغدا زیاتر لەسرم دیار بوو. ڕۆژەکانم لە کاتژمێر 5 بەیانیەوە دەست پێ دەکەن. دوای خوێندنەوەی بروسکەکانی شەوی ڕابردوو پۆستە ئەلکترۆنیەکەم لە کاتژمێر 7 وانەی عەرەبی دەخوێنم. کۆبوونەوەی یەکەمم دەست پێ دەکات. دوای ئەوەش بەنیو کاتژمێر دانیشتنی بە ئاگابوون لە زانیاری هەواڵگیریەکان دەست پێ دەکات. ئەگەر لە خشتەی مەوعیدەکانمدا گەشتکردن نەبێت یان ڕاوێژکردن لەگەڵ ئەنجومەنی حکوم، ئەوە خەڵکانێک لە نووسینگەکەی دەرەوەمدا وەک ئەو نەخۆشخانەی دەچن بۆ لای پزیشکی ددان چاوەڕوانیم دەکەن. لەوانەیە لە ناویاندا ئەندام پەرلەمانێکی بەریتانی هەبێت یان شێخی هۆزێک بە عەبا درێژەکەیەوە یان نوێنەرێکی لاوی کۆمەڵەیەکی مرۆیی ناحکومی. دوای نیوەڕۆی هەموو ڕۆژێک بە کاتی بەغدا لەگەڵ ڕایس قسەم دەکرد. هەروەها کۆبوونەوەی ڤیدیۆی ڕۆژانەم هەبوو لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەییدا. ڕۆژەکەم تەواو نابێت تا نامەیەکی ئەلکترۆنی نەنێرم بۆ فڕانسی کە زۆر جار ئەوە لە دوای نیوەی شەودا دەبێت. تەلەفۆنی نزیک نوێنەکەم لە کاتژمێر 1:30 شەوی ڕۆژی یەکشەمە بەرواری 14 کانونی یەکەم دیسەمبەر بە ئاگای هێنامەوە کە تازە خەو بردبوومیەوە. دوای ڕۆژێکی تر لە کاری 18 کاتژمێری ببوورە بێزارم کردی گەورم. ڕائید بات کارۆڵی یاریدەدەرە سەربازەکەم بوو کە سەربازێکی چاکی مارێنزە و بە عەرەبی دەدوێت. لەسەر هێڵا پارێزراوەکە ژنەڕاڵ ئەبی زەید دەیەوێت قسەت لەگەڵدا بکات. ئاماژەی بۆ تەلەفۆنە سوورەکە STULLL دەکرد کە لە نووسینگەکەی ماڵەوەم بوو. هێشتا تەلەفۆنە پارێزراوەکەی ماڵ کار ناکات. ئایا پێویستە پارێزراو بێت؟ باتوتی ئەوە دەزانم گەورم. بۆیە پرسیارم لە یاریدەدەرەکەی ئەبی زەید کرد و ئەو پێداگیری کرد کە مەسەلەکە بەپەلێ و پێویستە تەلەفۆنەکە پارێزراو بێت. باشە پەیوەندی بکە بە بارگای سەرکردایەتیەوە و دەست بکە بە جوڵاندنی پیاوانی بلاکۆتەر. دەستم کرد بە لەبەرکردنی جلەکانم. من ڕۆژانە قسە لەگەڵ ئەبی زەید دەکەم. ئاسایی نییە لە پاش نیوەی شەو لەسەر هێڵی پارێزراو پەیوەندیم پێوە بکات. بیرم دەکردەوە کە ئەوە هەر دەبێت هەواڵێکی زۆر باش بێت یان زۆر خراپ. لە ناکاو وێنەی سەربازە بریندارەکانم کرد لە فڕۆکەی C141 بەتاڵکردنەوە پزیشکێکەدا بە هیوای ئەوەی ژمارەیەکی زیاتر کوژرا و برینداریان لێ نەکەوت بێتەوە. دوای 15 خولەک گەیشتمان نووسینگە نیمچە ڕۆشنەکەم لە کۆشک. دیک جۆنزی جێگرا نوێیەکەم لەگەڵ پیاوێک لە وێزگەی ئاژانسی هەواڵگیری ناوەندی لەوێ بوون. پرسیارم لە دیک کرد چی ڕوودەدات. دیک سەیرێکی پیاوەکەی دەستگای هەواڵگیری کرد و وتی نامەوێت مفاجەلەکەت لێ تێک بدەم. پیاوی دەستگای هەواڵگیریەکە وتی وا بزانم سەدداممان دەستگیر کردووە. تەلەفۆنە سوورەکەم هەڵگرت. پەیوەندەکەم بەسترا بە ئەبی زەیدەوە لە بارگای سەرکردایەتیکردن لە قەتەر.
ئەم مەسەلەیە چییە کە پەیوەندی بە سەدامەوە هەیە جۆن؟ وەڵامی دامەوە پێم وایە دەستگیرمان کردووە. پیاوەکانی پرۆسە تایبەتەکان پیاوێکی ڕیشن و چڵکنیان لە ناو چاڵێکی ناپارێزراودا لە دەرەوەی تکریت دۆزیوەتەوە. پرسییم چۆن دەزانیت ئەوە سەدامە؟ جۆن وتی کاتێک پیاوەکانمان لە چاڵەکە دەریان هێناوە وتوێتی من سەدام حسێنی سەرۆکی عێراقم. سەیریان کردووە و شوێنی برین و خاڵی پێوە بووە کە دەزانین سەدامیش ئەوانەی پێوە بووە. من و ئەبیزەید ماوەی چەندین ساڵ بوو دەمانزانی کە سەدام دوو هاوشێوەی خۆی بەکاردەهێنا بۆ چاواشەکردنی دوژمنەکانی. بۆیە پرسییم دەبێت چی بکەین بۆ ئەوەی بیسەلمێنین کە ئەوە خودی سەدام حسێنە. جۆن وتی هێناومانە بۆ بەغدا، پاکی دەکەینەوە و دەیخینە بەردەم ئەو گەورە سەرکردانەی ڕژێم کە لامان بنکراون. هەروەها خێرا نمونەیەک لە DNA دەنێرین بۆ ئەڵمانیا بۆ ئەوەی تەواو دڵنیابین فڕۆکەی C17 ئامادەیە. پێداگیریم کرد کە پێویستە 100% دڵنیابین دەبینە گاڵتەجاری جیهان ئەگەر هەواڵەکە بڵاو بێتەوە و گیراوەکە یەکێک بێت لە هاوشێوەکانی سەدام. چەندێکی دەوێت تا ئەنجامی پشکنینەکە دەربچێت. پیاوەکانم دەڵێن کە ئەوە نزیکەی 24 بۆ 36 کاتژمێر دەخایەنێت. ساتێک بیرم کردەوە زەحمەتە ئەم هەواڵە بتوانێت ئەم هەموو ماوەیە خۆی بگرێت. دەبێت پلانێکی یەدەگدا بنرێت بۆ ڕاگەیاندنی هەواڵەکە پێش گەڕانەوەی ئەنجامی پشکنینەکان. دوای ئەوەی بەرکراوەکان دەیبینن با جارێکی تر قسە بکەینەوە. جارێکی تر گەڕامەوە بۆ ناو نوێنەکەم بەڵام نەمتوانی بخەوم. عەقڵم لە وێنەکەوە دەچوو بۆ وێنەیەکی تر. بیرۆکەکان مێشکمیان قەرەباڵغ دەکرد. ئەو پەیکەرە بڕۆنزیانەی سەدامی ستەمکارم دەبینی کە لە بەردەمی کۆشکەکەدا بوون و بەرزکەرەوەکان دەیان هێنانە خوارەوە. هەروەها ئەو دیوارە بەسام و ویقارانەی بابلی سەدام کە لەسەر شێوەکەی بنیاد نرابوونەوە. هەروەها وێنەی ڕیزەکانی ئەو گۆڕە هەڵدراوانەم بینی لە حیلە. ئایا بۆ دوجار ئەو نەفرەت لێکراوەمان دەستگیر کرد؟ دوای نزیکەی 2 کاتژمێر لە خەوی پچڕ پچڕ هەستان بۆ ئەوەی ڕوبەڕووی ڕۆژێکی گەرم و جەنجاڵ ببمەوە. لە کاتێکدا کە لە نووسنگەکەم هەندێک سۆسم بە تامی مێوژەوە دەخوارد بات کارۆل کۆپێک لە ئیسبریسۆی بۆ هێنام. بات وتی ژەنەڕاڵ سانشێز و ژەنەڕاڵ فاست بەڕێوەن بۆلات بۆ ئەوەی لە دوایین پێشاتەکان ئاگادارت بکەنەوە. لە کاتی چاوەڕوانیکردنی هەواڵدا جۆنزیش هات بۆلام. عەمید خات و باربارا فاست بەرپرسی هەواڵگیری لە هاوپەیمانان لەگەڵ ڕێک کە دیار بوو ئەویش بێبەش بوو لە خەوتن هاتن. فاست ئەو وردەکاریانەی خستە ڕوو کەواشە و گەیشتبوونە بارەگای سەرکردایەتی لەبارەی دەستگیرکردنی سەدامەوە. ئێمە ماوەی چەند مانگێکە شوێن هەموو پرۆپاگەندەیەکی ساختە یان راپۆرتێکی بەش بوو دەکەوتین لەبارەی بوونی سەدامەوە. دەنگۆی ئەو بڵاو بوو کە لە شارۆچکەکەی خۆی حەشارداوە یان هەڵاتووە بۆ سووریا بۆ ئەوەی لەو چەندین کۆشکانەدا کە بنیادی نابوون خۆی بشارێتەوە. جارێکیان راپۆرتێکمان پێگەیشت لە سەرچاوەیەکی متمانە پێکراوەوە کە لە ناو ئۆتۆمبیلێکی تاکسیدا لە کورسی دواوەدا بووە لە بەغدا کە کڵاوێکی سووری لەسەردا بووە و ڕیشێکی سپی هەبووە لەسەر شێوەی سانتا کڕۆز وەک ئەوەی یەکێک لە شیکارە گومانکارەکان گوزارشتی لێکرد بوو. لە پاییزدا استراتیژەکەمان گۆڕی چونکە ئەوەمان بۆ دەرکەوت کە سەدام دابڕاوە لە سەرکردایەتیە باڵاکان چونکە زانی بووی ئێمە بە شوێنیاندا دەگەڕین. بۆیە لەبەری ئەوە دەستمان کرد بەگرتنی ئاسنکارە بچووکەکان. ڕەنگە ئەوانەی خزمەتگوزار و باخەوان و شۆفێری سەدام بوون ڕێگەیەکی باشتر فراهم بکەن بۆ گەیشتن بە دیکتاتۆرە هەڵاتوەکە. بۆیە فاست و ئاژانسی هەواڵگیری ناوەندی لیستێکی زانیاریەکانیان دانا لەبارەی فەرمانبەرەکان و کەسوکار و کەسە نزیکەکانیەوە. پێیان ڕاگەیاندین لە کاتێکی درەنگی ڕۆژی شەمەدا هێزە تایبەتەکانی هاوپەیمانان یەکێک لەو کەسە گومان لێکراوانەیان لە دەرەوەی تکریتی شوێنی نیشتەجێبوونی عەشیرەتەکەی سەدامدا دەستگیر کردووە.
پێدەچێت پەیوەندی نزیکی لەگەڵ سەددام و بنەماڵەکەیدا هەبێت. لە کاتی پرسیار لێکردنیدا پیاوەکە وتی دەتوانم ڕێنموویمان بکات بۆ لای کەسێک کە زۆر زیاتر گرنگە و لە نزیک گوندی دۆری کشتوکاڵی لە خۆرئاوای دیجلە لە دووری 15 کیلۆمەتری باشووری خۆرهەڵاتی شارەکەوە خۆی حەشارداوە. بەڵام بەو پەڕی ڕقگرتنەوە ڕەتی کردەوە کە ناوی کەسە گرنگەکە بهێنێت، بەڵام سەربازەکانمان قسەکانیان بە جددی وەرگرتووە و بە پشتبەستن بە استراتیژیەتان نوێیەکەمان هێزەکانی پرۆسە تایبەتەکان پلانێکی گەڕان و گرتنیان دانا بە بەشداری فەرقەی پیادەی چوار کەوا کۆنتڕۆڵی ناوچەکەی لە ژێردەستدایە. نزیک کاتژمێر 8 شەوی شەممە هەواڵدەرەکە گروپی پرۆسە تایبەتەکانی برد بۆ دوو کۆمەڵە لە دوو کێڵگەی کەنار لە خۆرئاوای گوندی دوور. ڕۆماڵی سەرەتایی لە ڕێگەی دووربینی شەوانەوە چەند خانوویەکیان دۆزیبەوە کە لە خشت و قوڕ دروست کرابوون، بێ ڕۆشنایی یان نیشانەیەک لەسەربوونی هیچ کەسێک تیایاندا. پاشان سەربازەکان نزیک بوونەوە بۆ شوێنێکی نزیکتر بۆ ئەوەی لە نزیکەوە شوێنەکە بپشکنن. فاست وتی دیار بوو کە کۆخی یەکەم چۆڵ کرابوو، بەڵام لە ئامانجی دووەمدا نیشانە هەبوو لەسەر ئەوەی کە کەمێک پێشتر خەڵکی تێدا بووە. نان و خواردنی ناو قوتو لەسەر مێزی کۆخەکە و هەندێک جلوبەرگ لە ناوەوە هەبوو کە ئاماژەی بەوە دەکرد کەسێک لەو شوێنەدا دەژی. لێرە وێنەیەک هەیە، هەروەها ئۆتۆمبیلێکی تاکسی پرتەقاڵی کە لە نزیک گەوڕی مەڕەکان لە دەرەوەی دیواری کۆمەڵگەکەوە وەستا بوو. عەمید فاست وێنەیەکی تری لەسەر مێزە مەڕمەڕەکە دانا کە هی ئۆتۆمبیلێکی تاکسی ڕەنگ سپی و پرتەقاڵی بوو کە زۆر جار لە شارە عێراقیەکاندا دەیان بینین. سەربازەکان هیچ کەسێکیان نەبینی بۆوە لە ناو ماڵەکەدا یان لە ناو شوێنە پەرژین کراوەکەدا. خەریک بوو بڕۆن و شوێنەکە بەجێ بهێڵن. کاتێک کە پیاوەکان سەیری خوارەوەیان کردبوو، هێڵێکی ڕاستیان بینی بوو کە تەپوتۆزێکی زۆری لەسەر بوو. هەروەها هەندێک خشتیش کە بە شێوەی لاکێشا ڕیز کرابوون. کاتێک یەکێک لە سەربازەکان دەیجوڵێنن دەبینێت گوریسێکی کورتی تێدایە. فاست وتی ڕایکێشا و دەلاقەیەک کرایەوە کە بەرگێکی ستایرۆفۆمی هەبوو. مادەکە لە تۆزێکی سپی وشک دروست دەکرێت، هاوشێوەی تەپەدۆرە. ئەو دەواازەی چاڵێک بوو کە قوڵیەکەی نزیکەی 6 پێدەبوو. سەربازەکە هاواری کرد کێ لە ناو چاڵەکەدایە، بێ ئەوەی بێتە دەرەوە. هیچ کەسێک وەڵامی نەدایەوە. یەکێکی تر لە سەربازەکان لای تێک دەگرێتە چاڵەکە و خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی بۆمبێکی دەنگی فڕێ باتە ناو چاڵەکەوە. بەڵام دوای ئەوە دوو دەستی بەتاڵی پیس و سەرێکی قژنی دانەهێنراوی سپی بە دەرکەوت. پیاوی ڕیشنەکە بە ئینگلیزیەکی قورس و گران قسەی کرد: من سەددام حسێنم، سەرۆکی عێراق، دەمەوێت دانوستان بکەم. سەربازەکان لە ژووری نووسنە تەنگەکەدا کە لە ناو خۆڵدا هەڵکەندرا بوو دەمانچەیەک و جانتەیەکیان دۆزیوەوە و کە بەڵگەنامەی گرنگی تێدا بوو. لە شەوێکی دواتری ئەو شەوەدا گروپەکە دوو یاریدەدەری سەددامیان دۆزیەوە کە یەکی کلاشینکۆفێکیان پێبوو، هەروەها کیسێک کە 750,000 دۆلاری ئەمریکی تێدا بوو. هەلیکۆپتەرێکی سربەهێزەکانی پرۆسە تایبەتیەکان سەددامیان گوێزرایەوە بۆ ژوورێکی بەندکردنی سەر بە هەواڵگیری سەربازی کە خرایە ژێر پشکنینی پزیشکی و لێپرسینەوەی بەرایەوە. ڕیکوتی پاسەوانەکان پاکیان کردەوە. ئەو لە فڕۆکەخانە بوو کاتێک هەلیکۆپتەرەکە بە زیندانیەکەوە گەیشت. عەمید فاست ئەو وێنانەی زیندانیەکەی نیشاندام کە پێش دەستگیرکردن و دوای دەستگیرکردنی گیرابوون. وێنەکانی یەکەم ئەو کاتە گیرابوون کەوا گەیشت بووە فڕۆکەخانە بە چاوە ڕەشبا و تیژەکانیەوە دەکرا ئەو پیاوە بناسرێتەوە کە سەددامە. سەرەڕای ڕیشە چڕەکەی کەوا مووی سپی تێکەوتبوو، هەروەها بە قژە سپی بووە گیژەکەشیدا دیار بوو ماندوو بوو. بێ ئەوەی واز لە ڕووداوەستانەوە بێنێت، ڕیک سانشێز وتی ئەمە شوێنەکەیەتی دوای تاشینی ڕیش و برینی قژی، سمێڵەکانی ڕەش و قژی کورد بوو
گومانی تێدا نییە کە ئەم ڕوخسارە دەرکەوتووە لەم وێنەیەدا سەدام خۆیەتی. باربارە ئەوەی ڕوون کردەوە کە گروپی هەواڵگیری دوای ئەوە 4 کەسی هێناوە زیندانیا پلەدارەکانی ڕۆژێم کە لە سەدامەوە نزیک بوون بۆ ئەوەی بیناسنەوە. دوان لە جێگرەکانی سەرۆک یەکێکیان تاریق عەزیز بوو، بەعسیەکی گەورەی تر و سکرتێرە تایبەتەکەی هەمویان جەختیان کردەوە کە ئەو پیاوە دەم و چاو لۆچ و ژاکاوە کە لەسەر قەڵەوێرەیەکی سەربازی ڕاکشاوە لەو ژوورە بێ پەنجرەیەدا لە واقعدا سەدام حوسێن خۆیەتی. پیاوانی هەواڵگیری قسەی زیندانیەکە لەگەڵ هاوڵە بەعسیەکانیدا تۆمار کردبوو. خەریکی شیکارێک بوون بۆ دەنگەکە بۆ بەراوردکردنی ڕیتمی قسەکان لەگەڵ قسە تۆمارکراوەکانی پێشتری سەرۆکدا. کەمێک پێش بەرەبەیان فڕۆکەی 37 هەستا و گرنگترین شتێک کەم فڕۆکەیە هەڵیگرت بوو بریتی بوو لە کەمێک لە لیک کەوا کێشەی تەنها 1 ئۆنسە بوو بۆ بەراوردکردنی بە نمونەی DNA خێزانەی سەدام حوسێن کە لای ئاژانسی هەواڵگیری ناوەندی لە ئەڵمانیا هەبوو. هەروەها ڕیکوتی پلانەکەی وەزیری بەرگری تایبەت بە گرتنی سەرۆک ئەوەی دەخواست کە بگوازرێتەوە بۆ کەشتیەکی مارێنزی ئەمریکی لە کەنداو بۆ ئەوەی ژیانی پارێزراو بێت. وەڵامم دایەوە ناتوانین ئەوە بکەین. ئەگەر سەدام دیلی جەنگ بێت لای هاوپەیمانان ئەوە ڕێکەوتنامەی جنێف ڕێگەنادات لە دیلیدا نیشان بدرێت. ئیدی لێرە بێت یان لەسەر کەشتێکە لە کەنداو. بەڵام ئەگەر لە وڵات بردمانە دەرەوە وێنەی دیکتاتۆری پێشومان وەک زیندانیەک پەخش نەکرد ئەوە زۆرێک لە عراقیەکان ڕەتی ئەوە دەکەنەوە کە سەداممان گرت بێت کە ئەوان لە هەموو نەتەوەکانی جیهان زیاتر دەست بە عەقڵیەتی پلانگێڕیەوە دەگرن. بە هەردوو ژەنەڕاڵەکەم وت گەل پێویستی بە سەلماندنێکە کە ئێمە ئەومان گرتووە. هەردووکیان لەمە تێگەیشتن ماوەی چەند مانگێکە لە بازاردا ئەو پڕوپاگەندەیە بڵاو بۆتەوە کە ئێمە سەداممان دەستگیر کردووە و ڕێکەوتنێکمان لەگەڵدا ئیمزا کردووە. وە سەدام ئێستا لە کێڵگەیەکدا دەژی لە فلۆریدا سەرەڕای ئەوەی کە دەستگاکانی ڕاگەیاندنی هەرێمی و ناوچەیی تۆمارێکی دەنگی پیاوێکیان بڵاو کردەوە کە گوایە هی سەدام حوسێنە و هانی عراقی دڵسۆزەکان دەدات بۆ ئەوەی یاخی بن و ڕاپەڕن. أولا أنا أشكرك على هذه المقولة حسن، أشكرك على هذه المقولة، لكن صدام حي. هذه المقولة تنطبق على ميخائيل الله يرحمه اللي يفتخر به العراق ويفتخر به البعث. صدام حسين ما يتجرأ خائن وعميل وقرد من قردة الاحتلال أن يمد إيده على شعبته. ئێستا هەلێکمان لەبەردەستدایە بۆ ئەوەی بۆ عراقیەکان و بۆ هەموو جیهانی بسەلمێنین کە ئێمە سەدام حوسێنمان دەستگیر کردووە. هیچ ئەگەرێکی گەڕانەوەی ڕژێمی بەعسیش نەماوە بۆ بەغدا. هەروەها ئەوەشم پێوتن کە ئەنجومەنی حکوم پێش 4 ڕۆژ ڕازی بووە لەسەر ئەوەی کە دادگایەکی عراقی تایبەتدا بمەزرێنرێت بۆ دادگاییکردنی تاوانەکانی جەنگ لە عراق. گومانیشی تێدا نییە کە ئەوان پێشبینی ئەوە دەکەن کە سەرۆکی پێشویان ڕادەست بکرێتەوە. وتم من دەرک بەوە دەکەم کە گرنگە بە نسبەت پیاوانی هەواڵگیری سەربازیەوە سوود لە سەدام وەربگرن لەبارەی وەرگرتنی هەر زانیاریەک کە بتوانن بەدەستی بهێنن. بەڵام گرنگە ڕێگەیەک بدۆزینەوە بە جێبەجێکردنی ڕێکەوتنامەی ژنێف یان نا بۆ ئەوەی عراقیەکان ڕازی بکەین کە دوجار ئێمە دەستگیرمان کرد. بە جەماعەتم ڕاگەیاند باشترین ڕێگە بۆ هەستان بەوە ئەوەیە کە وەفدێکی بچووک لە ئەنجومەنی حکم سەردانی سەدام بکەن. دەتوانن خەڵک لەوە دڵنیا بکەنەوە کە زیندانەکەیان بینیوە. وتیشم من پەیوەندی بە پاچەچیەوە دەکەم کە ئێستا بە وەکالەت سەرۆکایەتی ئەنجومەنی حکم دەکات بۆ ئەوەی بزانین دەتوانێت چی بکات. دوای ئەوەی سانشێز و فاست چوونە دەرەوە من و جۆنز لەم هەنگاوانەمان کۆڵیەوە. وتم بە جۆنز پێویستە ئەم سەرکەوتنە تەبەنی بکەین کە لەوانەیە خاڵی وەرچەرخان بێت. دیک بە ڕەزامەندیەوە وتی ئەمە هەواڵێکی مەزنە. ئاماژەی بۆ ئەوەش کرد کە مردنی هەموو ئەندامەکانی خێزانی سەدامیان دەستگیرکردنیان هەلێکی ڕاستەقینە دەبێت
بۆ ئامادەکردنی پرۆسەیەکی ڕاگەیاندنی پێشەنگ و نەخشە بۆ کێشراو. دیکیش بەو پێی کە باڵوێزی ئەمریکی بوو لە کوێیت سەرپەرشتی شانەیەکی هاوبەشی هەواڵگیری فرە ڕاگەزەکانی کرد و دەرکی بە گرنگی پرۆسە ڕاگەیاندنەکان دەکرد. دەکرێت پەیوەندیە کەسیەکان و ئامرازەکانی ڕاگەیاندنی ناوچەی و هەرێمی بەکاربهێنرێت بۆ ئەوەی ئەو پرۆسەیە ئەو بیرۆکەیە نیشانی یاخیبۆکان بدرێت کەوا کاتی ئەوە هاتووە دوای بەندکردنی سەددام لای هەوپەیمانان ئیدی چەکەکانیان فڕێ بدەن و دەست بە پرۆسەی ئاشتەوایی بکەن. داوام لە دیک کرد پلانی پرۆسەی ڕاگەیاندنەکە لە ئەستۆ بگرێت بۆ ئەوەی خۆمان لە پروپاگەندەی ئەمریکی لا بدەین و بەپێی توانە عێراقیەکان بیخەینە پێشەوە. دیک وتی دوای نیوەڕۆ بیرۆکە بەرایەکانم دەخەمە پێش چاوت. دوای ئەوە سانشێز پەیوەندی کرد و پێی ڕاگەیاندم کە وەزارەتی بەرگری وازی لە پلانی گواستەوەی سەددام هێناوە بۆ ناو یەکێک لە کەشتیەکان بۆ ڕاگەیاندنی هەواڵگیری دەستگیرکردنی سەددام لە بەردەم ئامرازەکانی ڕاگەیاندن لە کاتژمێر پاشنیوەڕۆ و لە ناوەندی کۆنگرەکانی دەسەڵاتی کاتی هاوپەیمانان هەموو ڕێوشوێنە پێویستەکانمان گرتەبەر. دوای ئەوەش وەفدێکی بچووکی ئەنجومەنی حکوم دەبین بۆ فڕۆکەخانە بۆ ئەوەی زیندانیەکە ببینن. هەندێک کاتم دیەوە بۆ ئەوەی تێبینیەکی بچووک بنێرم بۆ لیوار ڕای ئۆدیرنۆ سەرکردەی فرقەی پیادەی چوار وەک ڕێکەوتێکیش لە هەمان ئەو ڕۆژەدا دەمویست سەردانی بکەم لە تکریت. تۆ گروپەکەت لە ڕاستیدا پاڵەوانن. ئێوە ڕۆژێکی نایابتان هێنا بۆ هەموو عێراقیەکان و ئێمە شانازی بە هەمووتانەوە دەکەین. ڕۆژێکی گرنگ و پڕبایەخ دەبێت. ئەمەم بە سوشی وت لە کاتێکدا کە ئەو دوو دەسکی تەلەفۆن لەژێر چەناکەیدا بوون و دەیویست خشتەی مەوعیدەکانم سەر لە نوێ ڕێک بخاتەوە. هەو پرسیاری کرد ئایا هەموو ڕۆژەکان وانین؟ سانشێز پێی ڕاگەیاندم کە ڕامسفێڵد بە سەرۆکی وتووە کە ئێستا لە کەمپ دەیڤیدە بۆ بەسەربردنی پشووی کۆتایی هەفتە سەبارەت بە پرۆسی گەڕان و دەستگیرکردنەکە. سەرۆکیش پێشبینی دەکات کە پیاوە گیراوەکە سەددام حسێن بێت. لەبەر ئەوە ئەو دەیویست لە دوای نیوەڕۆی ڕۆژی یەکشەمەدا دوای دڵنیابوونەوە لە مەسەلەکە وتارێک پێشکەش بەگەل بکات. لەبەر ئەوە دوای ئەوەی کاتژمێر لە نۆی بەیانی لایدا لە بەغدا یان یەکی بەیانی لە واشنتۆن بڕیارمدا کە کۆندی ڕایس بەخەبەر بێنم و هەواڵەکەی پێبگێنم. یەکسەر ژووری ڕەوشەکان لە کۆشکی سپی پەیوەندیەکەمی بەوەوە بەستەوە. پێم ڕاگەیان گومانی تێدانیە کە سەددام حسێنە. وتی سەرۆک بە ئاگا دەهێنم ئەو دەیەوێت بزانێت. چەند کاتژمێرێکم لەگەڵ دۆن هامڵتۆنی نووسەری وتارەکانمدا بەسەر برد کە ڕاگەیاندنی دەستگیرکردنەکەی سەدداممان پوخت نووس دەکرد. ڕەشنووسی بڕیارەکەمان بە تەلەفۆن بۆ دان سینۆری ڕاوێژکارە ڕۆژنامەوانیەکەم خوێندەوە کە ئەو کاتە لە تۆرینتۆ بوو لە ماڵی دایکی دان پێشنیاری هەندێک گۆڕانکاری کرد بە شێوەیەک کە ئاسان بێت بۆ وەرگێڕە خێراکە لە ژووری کۆنگرەکان بۆ ئەوەی بتوانێت دەقەکە وەربگێڕێت بۆ عەرەبیەکی ساناوڕون. دان پێداگیری کرد کە پێویستە لەسەرمان ئەوە بۆ گەلی عێراقی بسەلمێنین کە ئەو کەسەی لامانە خودی سەددام حسێنە. ئەوەش ئەوە دەخوازێت کە دەستگاکانی ڕاگەیاندنی خۆراوای عەرەبی و قەناعەت پێ بکەن کە گیراوەکە خودی سەددام حسێنە. کاتێک کە هێزەکان لە مانگی تەمموز یۆلیۆدا دوو کوڕەکەیان کوشت بۆ دانانی سنوورێک بۆ ئەو پڕۆپاگەندانەی کە دەیانوت کوڕەکانی سەددام هەڵهاتوون و ناچار بووین وێنەی تەرمەکانیان بڵاو بکەینەوە. ئێستا لە کاتی کارەکەماندا هەندێک راپۆرت گەیشتن کە ئاماژە بەوا دەکەن ئامرازە نوێ و چالاکەکانی ڕاگەیاندنی عێراقی هەندێک هەواڵ بڵاو دەکەنەوە کە هەناسەکان قەتیز دەکات یان چاپی زیادەی ئەو ڕۆژنامە و بڵاوکراوانە دەفرۆشێت کە هەواڵی دەستگیرکردنی سەددامی تێدایە لەلایەن ئێمەوە. ڕوونە کە هەواڵەکە دزەی کردووە و بۆ گوندنشینە سوننەکانی دەوروبەری تکریت پاشان یەکسەر گەیشتووە بە پایتەخت. هەندێک لە گێڕانەوەکان باسییان لەوە دەکرد کە سەددام هەڵهاتووە یان کوژراوە
هاوکات ئامرازەکانی ڕاگەیاندنی عێراقی دەیانویست هاوپەیمانان جەخت لە هەواڵەکە بکەنەوە. پێش نیوەڕۆ پەیوەندیم کرد بە پاچەچیەوە و پێم ڕاگەیاند کە پروپاگەندەکان ڕاستن. سەدداممان دەستگیر کرد. یەکەم جار قسەی بۆ نەکرا و پاش ساتێک تەقیەوە وتی چەند ڕۆژێکی مەزنە بۆ عێراق و هاوپەیمانان. پیرۆزباییت لێ دەکەم جەنابی باڵیۆز. وتم من و ژەنەڕاڵ سانشێز دەمانەوێت دوای نیوەڕۆ هەواڵەکە ڕابگەینین و هیوادارم لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا لەگەڵمان بیت. ئەوەش کۆدارم دەکات جەنابی باڵیۆز. هەروەها ڕازی بوو لەسەر کۆکردنەوەی وەفدێکی بچووک لە ئەنجومەنی حکوم بۆ ئەوەی دوای ئەوە سەردانی سەددام بکەم. من و جۆن هامڵتۆن گەڕاینەوە سەرکارەکەمان پێویستە ڕاگەیاندنەکەم کاریگەر بێت بێ ئەوەی لوتبەرزی سەرکەوتنی پێوە دیار بێت. لەوەش گرنگتر ئەوەیە پێویستە پەیامەکە جەخت لەمانای ئەم ڕووداوە مەزنە بکاتەوە بە نیسبەت گەلی عێراقەوە. هەروەها جارێکی تر ویسم پێداگیری بکەمەوە لەسەر هیوای عێراق بە ئایندە. دوای نیوەڕۆی ئەو ڕۆژان ناوەندی کۆنگرەکانی دەسەڵاتی کاتی هاوپەیمانان تەواو پڕ بوو پەیامنێرە خۆر ئاوایەکان و عێراقیەکان و هەرێمی و عەرەبیەکان هەموو کورسەکانیان گرت بوو. زۆربەی تۆڕەکانی تەلەڤیزیۆنە گەورەکان لە جیهاندا دانویست هەواڵەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگوێزنەوە. عەدنان پاچەچی پێشکەوت بۆ سەر شانۆکە و من و ڕیکس سانشێزیش لە دوایەوە بووین. ئەوان لەم لاوە وەستان مایکرۆفۆنەکەم بردو وتم خوشکان و برایان تۆزێک بە شێوەیەکی دراماتیکیانە وەستام دەستگیرمان کرد. Saddam Hussein was captured Saturday, December 13th at about 8:30 p.m. local in a cellar in the town of Ad-Duar, which is about 15 kilometers south of Tikrit. چارلز ئیتلی یاریدەدەرە ڕۆژنامەوانیە بەریتانیەکەم کە بە عەرەبی قسە دەکات پێش ئەوەی بچمە سەر شانۆکە پێشنیاری بۆ کردم کە یەکەم جار ئەم سێ قسەیە بکەم. چونکە وەرگێڕانی ئاسانە. چارلز وتی تۆ پێویستت بە شتێکی ئاسانە کە کاریگەریەکی باشی هەبێت. لە ڕاستیشدا کاریگەری ئەوە خێرا و زۆر کاریگەر و وروژێنەر بوو. ڕۆژنامەنووسە عێراقیەکان هەستانە سەر پێی بە دڵگەرمیەوە هاواریان دەکرد. هەروەها ژمارەیەک لە ڕۆژنامەنووسە خۆرئاواییەکانیش بەڵام گوزارشتەکانی خۆشی زیاتر لەسەر سیما و ڕووساری عێراقیەکاندا دیار بوو. هەستم کرد کە ئێمە کە لە ئازادیدا لەدایک بووین و پەروەردە بووین لەسەری ناتوانین ئەم کاریگەریە دەرونیە قوڵە بۆ زۆرداری هەڵسەنگێنین تا ئەو کاتەی کە سەددام بەڕەڵاو ئازاد بوو لە شوێنێکدا عێراقیەکان ترسی ئەوەیان هەبوو بگەڕێتەوە. بەردەوام بووم و وتم لە کاتژمێر 8:30 شەوی شەممەی 13 کانونی یەکەمی دیسەمبەر بە کاتی عێراق سەددام حسێن لە ناو ژێرزەمینێکدا لە شارۆچکەی دوور دەستگیر کراوە کە بە 15 کیلۆمەتر دەکەوێتە باشووری تکریتەوە. پرسیارم کرد کە وەرگێڕەکە چۆن گوزارشتی لە وشەی ژێرزەمین سێڵار کردووە. من و دۆن مشتومڕمان کرد لەسەر بەکارهێنانی وشەی چاڵێکی جاڵجاڵۆکەی سپایدەر هۆڵ. بەڵام زانیمان ئەم گوتە عامیەی کە سەربازە ئەمریکیەکان بەکاری دەهێنن جۆرە تێکەڵی و ناحاڵیبوونێک دروست دەکات. ئیدی گوتە عەرەبیە بەکارهێنراوەکە هەرچۆنێک بێت ئەوە دەسەلمێنێت کە ئەو دیکتاتۆرەی کە بە ملیارات دۆلاری لە کۆشکەکاندا بە فیڕۆدا لە واقعدا ئێستا کەوتووە. ڕوونم دەکردەوە کە من دەمەوێت هەندێک وشە ئاڕاستی گەلی عێراق بکەم پێش ئەوەی پاچەچی سانشێز قسە بکەن. وتم ڕۆژێکی مەزنە لە مێژووتاندا سەدان هەزار کەس لە ئێوە بە درێژایی چەندین دەیە بەدەست ئەم پیاوە بێبەزەی و ستەمکارەوە ناڵان دووتانە بە درێژایی چەندەیەش سەددام داونی بەگشت یەکدا و بە درێژایی چەندەیە
هەڕەشەی لە هاوسەکانتان کردووە و هێرشی کردوتە سەریان. هەندێک لە پەیامنێرە عراقیەکان تێبینیەکانیان دەنووسی، هەندێکی تریشیان لەگەڵ ئەوانەی لە لای چەپمەوە ئامادەبوون بە هەنسکەوە دەگریان. وتم ئەو ڕۆژانە ڕۆیشتن و ناگەڕێنەوە. ئێستا کاتی ئەوە هاتووە بۆ ئایندە بڕوانین بۆ هیوا بە سبەینێ، بۆ ئایندەی ئاشتەوایی. ئایندەی عراق ئایندەی ئێوەیە. هەموو ڕۆژێک وەک ئەم ڕۆژە پڕ لە هیوا و ئومێد نەبووە. هەروەها جەختم دەکردەوە لەسەر ئەوەی ئابووری بەرەو پێش دەڕوات لە بەردەمیشتاندا و لە ماوەی چەند مانگێکی تردا ئەگەری بەرپابوونی حکومەتێکی خاوەن سەروەری هەیە. عەدنان پاتەچی کە لەم لاوە وەستا بوو نەیدەتوانی کۆنتڕۆڵی هەستەکانی بکات. بەردەوام بووم وتم بەگرتنی سەدام حوسێن هەلێکی نوێ هەیە لە بەردەم ئەندامانی ڕژێمی پێشوودا بۆ ئەوەی کۆتایی بە یاخی بوونە ئازاربەخشەکەیان بێنن. ئیدی ئەگەر مەدەنی بن یان سەربازی. ئەمە ناوەڕۆکی ئەو پەیامە بوو کە ویستم عراقیەکان بە تایبەتی سوننەکان کە پشتیوانی لە یاخیبوون دەکەن لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا لەگەڵ خۆیاندا هەڵیگرن. با بە ڕۆحی ئاشتەوایی و هیواوە بێنە پێشەوە و چەکەکانیان بخەنەلاوە و بێنە پاڵ ئێوەوە. ئەوانەی کە هاوبەشتانن لە نیشتیماندا لە ئەرکی بنیادنانەوەی عراقی نوێدا تۆزێک وەستان بۆ ئەوەی وەرگێڕەکە پێم بگاتەوە. ئێستا کاتی هاتووە بۆ هەموو عراقیەکان، عەرەب و کورد، سوننە و شیعەکان و مەسیحیەکان و تورکمان بۆ بنیادنانی عراقێکی گەشاوە و دیموکراسی بە ئاشتی بژی لەگەڵ خۆی و لەگەڵ دراوسەکانیشدا. دوای ئەوە پاچەچی چووە سەر سەکۆکە بە عەرەبیەکی ڕەوان باسی لەو خۆشحاڵیە کرد کە خۆی و هەموو گەلی عراقی گرتوتەوە. وتیشی هەمووان لە وڵاتدا دەتوانن بڕواننە ئایندە. دڵنیابن لەوەی کە عراقی ئازاد و نوێ دەتوانێت حکمی خۆی بکات. دوای ئەوە سانشێز ڕایگەیاند کە دێوەزمەی درێژی عراق کۆتایی پێهات. دواتر باسێکی درێژی لەبارەی پرۆسەکەوە کرد. ڕوونی کردەوە شوێنەکەی دیکتاتۆر لەناو کێڵگەیەکی چۆڵکراودا دۆزراوەتەوە لە نزیک تکریت. هیچ کەسێک بەو هۆیەوە بەرنەکەوتووە و بریندار نەبووە. تەنها یەک گولەش نەتەقێنراوە. دیل سانشێز بە پێداگیریەوە ئەم وشەی وت. زۆر قسە دەکات و هاوکاری نیشان دەدات. داوای کرد کە گڵۆپەکان بکوژێنرێتەوە. کاسێتە ڤیدیۆکەی لەبارەی شوێنی دەستگیرکردنەکەەوە نمایش کرد. هەروەها فیلمەکە ژێرزەمینێکی نیشاندا کە بە باشی لە ناوزەویدا هەڵکەندرا بوو بە شێوەیەک زۆر بە زەحمەت ئەتوانرێت هەستی پێ بکرێت و ببینرێت کە لەسەر ئەوەدا دەلاقەیەکی ستونی هەبوو، هەروەها ژوورێکی ئاسۆی و پانکەیەکی وا گۆڕکەی ڕووگیرا و پەنهان. پاشان کاسێتەکە گۆڕا، فیلمێک نیشاندرا کە تێیدا سەدام دوای دیرکردنی پشکنینی پزیشکی بەرایی بۆ دەکرێت. هەر ئەوەندەی وێنەی ڕەنگپەڕی و هەڵبزۆرکاوی سەدام دەرکەوت. ئیدی جارێکی تر هات و هاواری عراقیەکان و گریانیان جارێکی تر دەستی پێکردەوە. ئەوە تا 2000 پاش 35 ساڵی درێژ و سەخت. بەڵگە لەسەر ئەوەی ئەو پیاوە تۆقینر و خراپە کە بە دڕندانەیی خۆی هیچ خێزانێکی عراقی نەماوەتەوە لە دەستی ئەو تووشی زیان نەهات بێت. چیدی ئازاد و بەرەڵا نییە. کارمەندێکی پزیشکی کە دەستکێشی لاستیکی لەدەستدا بوو ڕۆشنکەرەوەیەکی لە ناودەمی سەدامدا هەڵکرد. سەری بەڕوونی دەرکەوت کە لە پشتیەوە خشتەکانی دیوارە کۆنە دروست بردووەکە دیار بوو. کاتێکیش کە چەند وێنەیەکی تری زیندانیەکە لەسەر شاشەکە نمایش کرا، جارێکی تر هەستی جەماوەرەکە وروژایەوە. ژمارەیەک لە عراقیەکان جارێکی تر هەستانەوە و هاواریان کرد مردن بۆ سەدام. هەروەها جارێکی تر فرمێسک لە چاوەکانی پاچەچیەوە هاتە خوار. لە ماوەی 20 خولەکەکەی دواتردا پاچەچی و سانشێز وەڵامی پرسیارەکانیان دایەوە. پاچەچی باسی لەوە کرد کە سەدام ڕوبەڕووی دادگایەکی تایبەتی دەکرێتەوە وەک هەموو ئەو کەسانی کە تاوانی دژ بە مرۆڤاتیان ئەنجام داوە. هەروەها وتی داوا لە ئەنجومەنی حکوم دەکەم بۆ ئاهەنگگێڕان بە بۆنەی دەستگیرکردنی سەدامەوە لە هەفتەی داهاتوودا پشووی ڕەسمی ڕابگەێنێت. پەیامنێرە عراقیەکان جارێکی تر هەڵهاتنەوە و هاواریان کرد
الله ئەکبەر. ڕۆژنامەنووسێکی عراقی پرسیاری لە سەرۆکی ئەنجومەنی حکوم کرد کە ئایا دەستگیرکردنی سەدام دەبێتە هۆی بەهێزکردنی عراقی نوێی بێوەیی و ئاشتی خواز. پاچەچی بێ دیاریکردن وتی ئەنجومەنەکە کار بۆ ئەوە دەکات چەند دامەزراوەیەک بنیاد بنێت بۆ ماوەی ئینتیقالی کە دواتر حکومەتێکی نوێ نەرایەتی لێ بکەوێتەوە کە گەلی عراق هەڵی دەبژێرێت. هەروەها پێداگیری کرد لەسەر ئەوەی گەلی نوێی عراق لەسەر دەستوورێکی هەمیشەیی و پەرلەمانێکی نیشتیمانی دەوەستێت. کاتێک کە لەسەر شانۆکەلا چوین و ڕۆیشتین دەنگی چەپڵە ڕێزانێکی تون بەرز بووە. دوای ئەوەی سەیری کۆنگرە تەلەڤیزیۆنەکەی کردبوو لە کەنەدا دان سینۆر تەلەفۆنی کرد. گرەو دەکەم تەنانەت جەزیرەش ناتوانێت چیرۆکێکی خراپ لەبارەی ئەم هەواڵەوە هەڵبەستێت. دوای کۆنگرە ڕۆژنامەوانیەکە پاچەچی و ئەحمەد چەلەبی و موفق ڕوبەیعی و عادل مەهدی لەگەڵ سانشێز و سکۆت کارپنتەر و من چوین بۆ ئەوەی چاوان بە سەدام بکەوێت لە شوێنێکی نهێنیدا لە نزیک فڕۆکەخانە. بەڕێوە بووین بۆ شوێنی نیشتنەوەی هەلیکۆپتەرەکان لە کۆشک. کاتێک مۆبایلەکەم زەنگی لێدا کۆندۆلیزا ڕایس بوو بە گەرمیەوە وتی باشت کرد جێری. کۆنگرە ڕۆژنامەوانیەکە زۆر نایاب بوو. وتیشی کە بەیانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی کۆنگرەیەک دەبەستێت سەبارەت بەو هەنگاوانەی ئایندە کە پێویستە لە دوای دەستگیرکردنی سەدامەوە بەهاوێژرێن. ئایا دەتوانیت لەبارەی ئەوەوە لە کۆتایی ڕۆژدا کاغەزێکم بۆ بنێریت؟ بەدڵنیاییەوە بەغداد شوێنێکە کە هیچ کەسێک ناتوانێت تێیدا لەسەر ڕابردوو شکۆدارەکانی بەحەوێتەوە. هەروەها وتی لە کاتێکی دواتری ڕۆژی شەمەدا دەگەڕێتەوە بۆ نووسینگەکەی. لام دەکردەوە بۆ لای پاچەچی حەز دەکەیت پەیامێک بنێریت بۆ سەرۆک بۆش؟ پاچەچی تەلەفۆنەکەی هەڵگرت و داوای لە ڕایس کرد کە سوپاس و پێزانینی خۆی و ئەنجومەنی حکم بگەێنێتە سەرۆک و گەلی ئەمریکا. ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی مەزنە بۆ عراق. خۆر خەریک بوو ئاوا دەبوو دوای نیوەڕۆی ئەو ڕۆژە سارد و سافە کاتێک کە فڕۆکەکانی بلاک هۆک لە نزیک بینایەکی بەردینی دەوەرگیرا و بەتەلی دڕکاوی نیشتنەوە. پۆلیسی سەربازی چەکدار زۆر بەباشی پاسەوانی تاکە دەرگاکەیان دەکرد. لای دەواازەکەدا سانشێز پرسی لە ئەندامانی ئەنجومەنی حکم کە ئایا دەیانەوێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەدام ببینن یان لەسەر شاشەی تەلەڤیزیۆن. لە پێشدا ڕوانیان بۆ ئەوەیان کە لە هەمویان بەتەمەنتر بوو. عەدنان پاچەچی پاشان بۆ عادل مەهدی دوازاریش تۆزێک لەگەڵ یەک قسەیان کرد. ئەوان دەیانەوێت بە شێوەیەکی شەخسی ڕوبەڕووی سەدام ببنەوە. ژەنەڕاڵ سانشێز و یەکێک لە پاسەوانەکان بردینیان بەناو ڕێڕەوێکی کەم ڕۆشناییدا کە درێژەکەی نزیکەی 3 پێدەبوو. بەڕەنگێکی سەربازی زەرد بۆ یاخ کرابوو. لە کۆتاییدا لە بەردەم دەرگایەکی کانزایی تۆکمەدا وەستا کە دەکەوێتە لای چەپەوە. دەرگاکەی کردەوە چووینە ناو ژوورێکەوە کە زۆر ڕۆشن بوو، شێوەیەکی نامۆی هەبوو. پانیەکەی نزیکەی 8 پێدەبوو، درێژەکەشی نزیکەی 2 هێندە دەبوو. 2 گڵۆپی فلۆری لە بنمیتەکەدا دەرکەوتن کە بەهۆی لەرەی شەپۆلی کارەباکەوە کەمێک دەلەرزین. دیوارەکان هاوشێوەی کاشە سپیە درستێبووەکان بوون کە لە وێنەکانی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا دەرکەوتن. 2 نەخشەی سەربازی بەغدا و دەوروبەری لەسەر کاشی یەکێک لە دیوارەکان دەکێنرا بوو. لەسەر چەپی دەواازەکەش تابلۆیەکی دەسەڵاتی کاتی هاوپەیمانان هەڵواسرا بوو کە وێنەی 55 داواکراوەکەی لەسرە کە هەندێکیان سڕابوونەوە خەریک بوو وێنەی سەدام حوسێن لە ژێرهێڵی ئەو بۆیە سوورەدا دەسڕایەوە کە هێندە تازە بوو، هێشتا وشک نەبوو بوویەوە. دەمتوانی بۆنی مادە کیمیایەکانی بۆیەکە بکەم. بەشی دواوەی ژوورەکە سەکۆیەکی نزم بوو. مێزێک و چەند کورسیەکی ناڕێکوپێکی لێبوو. لەسەر مێزەکە تۆمارکەرێک و چەند بوتڵێکی ئاو، هەندێک کیسی خواردنەمەنی سەربازی ئامادەکراوی لێبوو. 4 ئەندامەکەی ئەنجومەنی حکم چوونە ناو ژوورە تەنگەبەرەکەوە. ئەمریکەکانیش لای دەرگاکەوە مانەوە. ئەوە ئیشی ئەوان بوو. لە لای ڕاستی دەرگاکەوە سەدام لەسەر نوێنێکی سەربازی دانیشت بوو. دزداشەیەکی خەوتنی عەرەبی سپی لەبەردا بوو. چاکەتێکی زستانەی شینیدا بوو بەسەر شانەکانیدا. نەعلی لاستیکی هەرزانی لەپێدا بوو. تێبینیم کرد کە نینۆکەکانی قاچەکانی شەق بوون وەک ئەوەی بۆ ماوەی چەند هەفتەیەک بەناو قوڕدا ڕۆیشت بێت. لە دووری پێیەکەوە قوتوویەکی پلاستیکی شەربەتی پرتەقاڵی لێبوو
کە لە ناویدا قامیشێکی مژلێدانی ڕەنگ مەیلە و پەمەیی هەبوو. لەسەر دیوارەکەی پشت سەدام حسێنیش وێنەی فەرمی پنتاگۆنی ڕامسفێڵدی وەزیری بەرگری و سەرۆک بۆش هەڵواسرا بوو. ئەو بیرۆکەیە سەرسامی کردم و دەستخۆشیم لەو سەربازە کردووە کە بە ئارامی بیری لێکردبەوە. سەدام بە ئارامی دانیشت بوو لە ژێر پێڵووی چاوەکانیەوە چاودێری دەکردین. سەربازێکی ئەمریکی کە بە عەرەبی قسەی دەکرد لە لای شانی ڕاستی سەدامەوە دانیشت. گومانی تێدانیە فەرمانی پێکرا بوو کە ئەگەر یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی حکم هێرشی کردە سەر سەدام ئەو نەهێڵێت. پاسەوانەکە بە سانشێزی وت کەمێکە لە خەو هەستاوە و هەندێک لە شەربەتم پێدا. چوار ئەندامەکەی ئەنجومەنی حکم لەسەر شەکۆ بەرزەکە ڕیز بوون. سەلەبی یەکێک لە کورچەکانی برد وای لەسەر شەکۆکەدانە کە بتوانێت لەسەرەوە بڕوانێتە سەدام. وەک چۆن دادوەر لەسەر شەکۆکەی دەیکات پاتەچی لە پشتەوە دانیشت، بەڵام لە نزیک لێواری شەکۆکەوە نا. دکتۆر عادلیش کورسیەکی لە پشتی مێزەکەوە دانا وەک ئەوەی کە هێشتا لە دیکتاتۆر بترسێت. موفق ڕوبەیعی نەیویستدا بنیشێت وەک ئەوەی شەکۆکە بپێوێت دەهات و دەچوو بە تووڕەیەوە لە بەنکراوەکەی دەڕوانی و هاواری کرد. سەدام حسێن، سەدام حسێن، نەفرەتی خوات لێبێت، نەفرەتی خوات لێبێت. لەوانە عەرەبیەکان مەوازانیم کە ئەوە جنێوێکی ترسناکە. ئەو قورسایە سۆزدادیەی هەیە کە هەمان گزارشت لە ئەوروپای خۆر ئاوادا و لە سەدەکانی ڕابردوودا دەیوروژان. ئێستا سەربازەکە نزیک بەوە لە سانشێز و لە من و هەوڵیدا ڕاوەی ئەو قسە پێوتنە بە سەدام بۆ ئێمە ڕاوە بکات. سەدام سیماتۆڕە و گرژەکەی بەرز کردەوە و لە ڕۆژنایە دراوشاوەکەدا تۆکەیت کە نەفرەت لە من دەکەیت. ئەی ئەو خیانەتکاری لەگەڵ ئەمریکیەکاندا هاتوویت. ئاشان ڕووی بۆ لای چەپی بۆ لای پاچەچی وەرگێڕی دەرەوە وەرگێڕا کە سەدام نەفی کردبوو شێوەی جوانەیی نەرم کرد و وتی پێی بۆچی لەگەڵ ئەم خیانەتکارانەدا هاتووی؟ تۆ لەوان نیت، تۆ یەکێکی لە ئێمە. بۆ پێداگیری لەسەر ئێمە سەدام ئاماژەی بۆ خۆی کرد هەتا سەری پەنجەکانی بەرسنگی خۆی کەوت. من و سکۆت کاپنتەر سەیری یەکترمان کرد. سەدام لە یەکەم ساتی چاوپێکەوتنی وەفدەکەدا دەیەوێت جیاوازی بخاتە نێوانیانەوە. کاتێک پاتەچی هاوڵێتیەکەی فرامۆش کرد، سەدام سەرنجی لە ڕوخساری ئەوانی تێدا و بەڕق لێبوونەوە پرسی کێ پێشکەشم دەکات بەو سەرکردە مەزنانەی عێراقی نوێ. عادل لە پشتی مێزەکەوە وەک داواکاری گشتی قسەی دەکرد و گاڵتەجاڕیەکەی سەدامی بڕی و وتی چۆن دەتوانیت پرۆسەی ئەنفال و هەڵەبجە ڕاوە بکەیت؟ ئەو ئاماژەی بە هەڵمەتی سەرکوتکردن و دڕندایەتی و بەکارهێنانی چەکی کیمیایی دەکرد لە دژی کوردەکان. بۆچی فەرمانەکانت دەرکرد؟ عادل وتی داوای وەڵامی کرد. ئەوان خیانەتکار و ئێرانی بوون. سەدام ورتەورتێکی کرد و بەدەستی چەپ دەستی ڕاوەشاند وەک ئەوەی بێوێت پێویستی لە ناوبردنی سەگەهارەکان ڕابگەێنێت. ئێستا چوار ئەندامەکەی ئەنجومەنی حکم پرسیاریان لە سەدام دەکرد. لەگەڵ پرسیارەکاندا جنێویشیان پێدەدا. ئەو یەکەم جار تووشی سەرسامی بوو. ماوەی چەندین دەیەیەکە هیچ کەسێک بەم شێوەیە قسەی لەگەڵ نەکردووە و دوای ئەوەش نەمردوو ژیا بۆ ئەوەی چی ڕوویداوە پێی ڕابگەێنرێت. پاشان سەدام لێوەکانی بەست و چەناکەی بەرز کردەوە وەک گزارشکردنێک لە خۆبەزلزانی. دوێ لەوانە دەگرێت کە نزمن، بەڵام وەڵام ناداتەوە مەگەر کاتێک کە گونجاو بێت. ڕوبەیعی هاواری کرد بۆچی ئازایەتی ئەوەت نەبوو بجەنگیت یان بەلانی کەمەوە مردن لە کاتی هەوڵداندا؟ سەدام ڕەتی کردەوە وەڵامی بداتەوە. لەبری ئەوە ڕووی کردە سانشێز کە ژەنەڕاڵێکی سێ ئەستێرەیە فەریق بە جلوبەرگە سەربازیەکانیەوە. لەسەرکردە ئەمریکیەکەی پرسی ئەگەر تۆ لە جێگەی من بوویتایە ئایا هەوڵی بەرگریت دەدا؟ شانی هەڵتەکان پاشان وەرچەرخا و بە سوک تەماشاکردنێکەوە وەڵامی دایەوە جاچی لەبارەی جەنگەوە دەزانیت. ئەوە مۆفەق ڕوبەیعی نەترسان. بەلانی کەمەوە کوڕەکانت پێش ئەوەی بکوژێن جەنگان. وا دیار بوو سەدام لە ئازاردا ڕاتەکی بەڵام دڵنیا نەبووم لەوە. ئێستا عادل عەبدولمەهدی لە پشتی مێزەکەوە هەستایەوە و هەردوو قوڵەکانی بڵاو کردەوە و دەستەکانی کردەوە کەەوە ئاماژەیەکی ڕق بوو کە سەدامی بە ئاگاهێنایەوە. ئێستا قسەت چییە لەبارەی گۆڕە بە کۆمەڵەکان و دەیان هەزار کەس کە تۆ لە سێدارەت دان و
خستنتە ناو ئەو گۆڕانەوە. سەدام چەناگەی بەرز کردەوە وەک سوک تەماشاکردنێک لە سێدارە دران سەری ڕاوەشان. ئایا هیچ کەسێکتان پرسیاری لە خزمەکانیان کردووە کە ئەو تاوانبارانە کێبوون؟ ئەوا دز و خیانەتکار بوون و ئێرانی بوون. ڕوبەیعی لێی پرسی لەبارەی چەند بەعسیەکی دیارەوە کە سەدام لە سەرەتای هەشتاکاندا کوشتی بۆچی ئەوەت کرد؟ بە ساردیەوە وەڵامی دایەوە ئەو قسەیەکە لەسەر شەقامەکاندا دەکرێت، تۆ پەیوەندیت بەوەوە چییە؟ ئەوان بەعسی بوون وەک ئەوەی ئەو پیاوانە مڵکی ئەو بن و بە ئارەزووی خۆی لە ناویان بەرێت. پاچەچی چەمایەوە بۆ پێشەوە بۆچی کوێیتت داگیر کرد؟ ئەوە سەرەتای ئەو کارە ساتە بوو کە عێراقی تێکەوت. خەریکە سەدام پێ بکەنێت و بێبیرکردنەوە وەڵامی دایەوە کاتێک شتێک دێت بە خەیاڵمدا دەیکەم من وام، بەڵام جەنگێک بەرپا بکەیت. سەدام دەستی کرد بە وتادان و بردن و هێنانی قسە لەبارەی هێرشی ساڵی 1990. هەموو ئەوە تەواو بیان و هێنەرەوە بوو، بەڵام بەداخەوە هەوڵە دڵسۆزانەکەی موبارەک و فەڕەنسیەکان نەیتوانی کردەوە دژمنکاریەکان ڕابگرێت. پاچەچی سەری ڕاوەشاند چونکە دیکتاتۆری پێشوو فێڵباز بوو. پاشان سەدام سەری بۆ لای ڕاست لار کردەوە و بە تیژی چاوی تێبڕی و بە توندی پێیوت دکتۆر پاچەچی، ئایا تۆیش هەروەها پێت وانییە کە کوێیت پارێزگای 19یەمینی عێراقا؟ دکتۆر عەدنان ئێمە تۆ دەناسین، تۆ وەزیری دەرەوە بوویت، چی دەکەی لەگەڵ ئەم کەسانەدا؟ پاچەچی وتی کار بۆ بنیادنانی دیموکراسیەت دەکات. سەدام وەڵامی دایەوە دیموکراسیەت لە سەردەمی مندا هەبوو، بەڵام پاچەچی ڕای پێچەوانە بوو ئاماژەی بۆ ئەوە کرد کە سەدام فەرمانڕەوایەکی زاڵم و ڕق و دەڕەندە بوو. سەدام بە توندی وتی دکتۆر عەدنان، ئایا تۆش پێت وانییە کە کوێیت پارێزگای 19یەمی عێراقا؟ بیرم کەوتەوە کە من لەبارەی کتێبی حیزبی بەعسەوە بیستبووم پاچەچی داینابوو. ئەو کاتەی کە وەزیری دەرەوە بوو ئەو لەو کتێبەدا بەڵگەی لە بەرژەوەندی داوای ڕۆژێم هێنابەوە بۆ گێڕانەوەی کوێیت بۆ سەر عێراق. پاچەچی وتی جارێکی تر قسەی نەکردەوە، ماوەیەکی زۆر بەسەر ئەوەدا تێپەڕیوە. دوای چەند خولەکێک ڕوبەیعی بەڕق لێبوونەوەیەکی ئاشکراوە سەیری سەدامی کرد. بۆچی بەڕێز موحەممەد سەدرت لە ساڵی 1990دا کوشت؟ سەدام ئاماژەی بۆ سنگی کردە بێگوێپێدان یاری بە وشە کرد. سەدر ئێمە ئەی چی لەبارەی براکانی ئەلحەکیمەوە؟ سەدام وەڵامی نەدایەوە. عادل عەبدولمەهدی دەستی کرد بە ژماردنی ئەو پیاوە ئاینیانەی تری شیعەکان کە سەدام فەرمانی کردبوو بە کوشتنیان، بەڵام سەدام پێی بڕی ئەوە قسەی سەر شەقامەکانە دەکرێن. ئێستا پاچەچی بەداخ و حەسرەتێکەوە وتی چۆن دەتوانیت بەو شێوەیە خراپە مامەڵە لەگەڵ وڵاتەکەتدا بکەیت؟ سەدام وتی هەمیشە بەرژەوەندی گەلم خستۆتە پێشەوە، لە هەڵبژاردنێکی پاک و بێگەردانەدا هەڵبژێردراوە. هەتا ئێستاش دەتوانم بڕۆم لە هەر شارێکی وڵاتدا بمەوێت بخەوم. ئایا تۆ دەتوانیت ئەوە بکەیت؟ وشەکانی بەناو یەکدا چوبوون و دەستەکانی دەلەرزین. کتوپڕ هیتلەرم بیر کەوتەوە لە پەناگەکەیدا لە نیسان ئەپرێلی 1945 کە لە ناو خەونەکانیدا دەژیا و فەرمانی بە سوپا لە ناوچۆکەی دەکرد سوپای بێشوماری سۆڤیەت تێک بشکێنێت کە دەوری بەرلینیاندا بوو. چەلەبی هەستایەوە و بە تووڕەیەوە لە ژوورەکە چووە دەرەوە. ئەوانی تریش بە شوێنیدا چوون. کاتێک کە ڕوبەیعی بەتەنیشت نوێنەکەی سەدامدا ڕۆیشت چاوی تێبڕی و قسەکەی دووبارە کردەوە. سەدام حسێن نەفرەتی خوات لەوێت، چۆن ڕوبەڕووی خوا دەبیتەوە؟ ئەگەر وشەکان کاریگەریەکی سۆزداریان هەبوو بێت ئەوە سەدام بە شێوەیەکی باش شاردیەوە. وەڵامی دایەوە وەک باوەڕدارێک بە ویژدانێکی ئاسوودەوە. گەڕاینەوە بۆ ڕاڕەوە نیمچە ڕووناکەکە. ڕوبەیعی هێشتا تووڕە بوو. پاچەچیش لوودبەرز و لە خۆبایی. برایان مۆبایلەکەی بۆ هێنا کە ژووری ڕەوشەکان لە کۆشکی سپی پەیوەندی پێوە کرد و پەیوەندیەکەی بەستەوە بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە کە پیرۆزبایی لەگەلی عێراق کرد و باشترین هیوا و ئومێدی بۆ خواست. ئەحمەد چەلەبی گەڕایەوە بۆ ژوورەوە. دوای ئەوە لە کۆمەڵگە دەرەکێکەوە چوو بووە دەرەوە. ئەو بێزاری سەری ڕادەوەشاند و بێهیوا بوو. لە بینینەکەی سەدام هەموو هیوایەک لە ناوچوو بۆ گۆڕینی هەڵوێستی دیکتاتۆری پێشوو
بەکارهێنانی بۆ یارمەتیدان لەوەی یاخیبووەکان ڕازی بکات چەکەکانیان دابنێن. تا ڕادەیەک لە ڕووی تووڕەبوونیەوە جیاواز بوو، هیچ شتێک فێر نەبووە. لە کاتی گەڕانەوەدا بۆ لای هەلیکۆپتەرەکان سکۆت ڕوانی بۆ سانشێز و بۆ من هیچ یەکێکمان یەک وشە قسەمان نەکرد، وەک ئەوەی بە شێوەیەکی غەریزی زانی بێتمان کە ئەوە مەسەلەیەکی عراقیە. کاتی گەڕانەوە بۆ نووسینگە برایان ماکورماک بە شێوەیەکی سەیر توانی شوشەیەک شامپانیا پەیدا بکات. من و دیک و جۆنز و گروپی ئیدارەی حکم بەشمان کرد و بە کوپی کاغەزی بچووک خواردمانەوە بە خۆشی سەرکەوتنی هێزە سەربازیەکانمانەوە. داوام لە دیک و سکۆت کرد بمێننەوە بۆ توێژکردن لەبارەی بیرۆکەی ئەو کاغەزە تایبەت کراوە بۆ کۆبوونەوە تەلەڤیزیۆنەکەی ئەم جارەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی. وتم پێویستە لەسەرمان ئەوە دیاری بکەین کە چۆن بتوانین سوود لە دەستگیرکردنی سەدام وەربگرین تا ئاشتەوایی پێ بەهێز بکەین. سەرەڕای ئەوەی کە دیار نەبوو پەشیمان بێت وانییە. سکۆت وتی سوک و ڕیسوا بوو، مایی بەزەیی پێداهاتنەوە بوو، بەڵام لەوانەیە بتوانین سوودی لێوەربگرین. پێشنیارم کرد دەکرێت لەلایەنی مەزنیەوە لای سەدامەوە ئیش بکەین و وای لێ بکەین کە لە پێناو بەرژەوەندی میلەتدا بە شێوەیەکی فەرمی خۆی بدات بەدەستەوە و ئەوە ئیمزا بکات. سکۆت وتی ئەوە لە کاغەزەکەماندا بۆ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی تێبینی دەکەم. وتم چۆنێک بێت ئێمە دەمانەوێت ئەوە بەکار بهێنین و بۆ دروستکردنی تینێک لە پێناو هەڵوەشانەوەی یاخیبوون و بەهێزکردنی ئاشتەواییدا وەکو یەک. هەمیشە گومانێک هەبوو لەوەی کە سەدام ڕۆڵی هەبێت لە یاخیبووندا. هەندێک لە شیکەرەوان پێیان وابوو کە لەوانەیە سەدام هەندێک ئاراستەکردنی استراتیژی دابێتە یاخیبووەکان. زۆربەی شیکەرەوانیش هەستیان بەوە کردووە ئەگەر سەنتەرێک هەبێت بۆ یاخیبوون ئەوە بە فەرمانی عیزەت ئیبراهیم ئەلدوری تاوانباری بەعسی دەمارگیری جێگیری سەرۆکی ڕژێمی پێشووی عراق کار دەکات. بەڵگەنامەی هەواڵگیری نهێنی کە لە تەمووز یۆلیۆی پێشوودا دۆزرایەوە ئەوەی کەشف کرد کە سەدام هەندێک پلانی بۆ یاخیبوون داناوە. هەروەها لای یاخیبووەکان هێزێکی چەند هەزار کەسی هەیە لە بەعسیەتون ڕەوەکان لە هەردوو فڕقەکانی پاسەوانانی کۆماری باکوور کە هەروکیان لەگەڵ جیهادیە بیانیەکاندا یەکیان گرتووە. هەروەها نزیکەی 100,000 تاوانباریش هەیە کە پێش جەنگ سەدام بەڕەڵای کردن. هەر چۆنێک بێت ڕوون بۆوە کە سەدام ممارەسەی دەسەڵاتێکی تەکتیکی ناکات بەسەر یاخیبووەکاندا. لە ناو چاڵە قوڕاویەکەیەوە لە نزیک گوندی دوور دەستگیرکردنی سەدام بووە مانشێتی هەواڵەکانی دەستگاکانی ڕاگەیاندن و گێڕانی ئاهەنگ لە ناو کوردەکان و شیعەکاندا. وتم لەوانەیە سونە میانڕەوەکان دەرک بەوە بکەن کە دوازار سەدام مرد. کۆت وتی لەوانەیە. هەروەها باسمان لەوە کرد کە دەکرێت دەستگیرکردنەکە وەک هەلێک بقۆزینەوە بۆ ئەوەی ئەنجومەنی حکوم ڕازی بکەین نەرمی بنوێنن. لەبارەی پرۆسەی ڕیشەکێشکردنی بەعسەوە لەو کاتەوە کە ئەم پرۆسەیەمان بە عراقیەکان ڕاستپاردوو لە سەرەتاکانی تشرینی 2 نۆڤەمبەرەوە چەلەبی لە ئەنجومەنی حکومدا بەرپرسیارەتی جێبەجێکردنی بڕیاری ڕیشەکێشکردنی بەعسی وەرگرت بوو. کارەکان بەباشی نەدەڕۆیشتن بەڕێوە. لە نووسینگەکانمانەوە لە پارێزگاکان و سەرکردە سەربازیەکانمانەوە ڕاپۆرتمان پێدەگەیشت کە ژمارەی ئەوانەی بڕیاری ڕیشەکێشکردنی بەعس دەیانگرێتەوە لەوە تێپەڕیوە کە یەکەم جار پێشبینیمان دەکرد. لە کاتی گەڕانەوەدا لە سەردانی سەدام پاچەچی و دکتۆر عادلم هێنایەوە لاوە و هانمدان بۆ ئەوەی ڕێگەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی جێبەجێکردنی سیاسەتەکە تۆزێک نەرم و سووک بکەن، وەک بەشێک لە هەوڵەکان بۆ ئەوەی یاخیبوون بێبەش بکرێت لە پشتیوانی ئەو دوانەش لە پەیامەکەیان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکاندا ئەمەیان وروژان. ئێستاش پێویستە لە سەرمان کە پاڵ بە چەلەبیشەوە بنین هەمان هەنگاوی ئەوان بنێت. ئامادەکاریەکانمان کۆتایی پێهێنا لە پێناو کاغەزی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەییدا بە باسکردنی ئەوەی کە دوای ئەوە چی لەگەڵ سەدام دەکەین. سکۆت پێداگیری کرد لەسەر ئەوەی گرنگە بە زووترین کات سەدام و گیراوە گەورەکانی تر ڕادستی دادگایەکی عراقی تایبەت بکەین. سەر لە بەیانی ئەمڕۆژ لەبارەی ئەم مەسەلەیەوە قسەم لەگەڵ عەمید سکۆت کاسڵ کرد کە پارێزەری گشتی دەسەڵاتی کاتی هاوپەیمانانە.
ئەو پێی وابوو کە سەددام بە دیلی جەنگدا دەنرێت، لە ئەنجامی ئەوەشدا ناتوانین ڕادەستی عێراقیەکانی بکەینەوە تا ئەو کاتەی کارە دوژمنکاریەکان کۆتاییان پێدێت، یان تا ئەو کاتەی کە حکومەتێکی عێراقی خاوەن سەروەری بەرپا دەبێت. بۆیە بە گروپی ئیدارەی حکمم ڕاگەیاند کە ئێمە پێویستمان بەوەیە دەست بە گواستنەوەی ئەو گیرا و عێراقیانە بکەین کە وەک دیلی جەنگ حیسابیان بۆ ناکرێت یان ڕەوشی دیلی جەنگیان نییە. هیچ شتێک نییە لە عێراقدا کە زۆر ئاسان بێت. دوای ئەوە بە کاتژمێرێک سەرۆک پەیوەندی کرد، ڕەزامەندی پێوە دیار بوو، وتی برێمەر حاڵت چۆنە؟ کارێکی مەزن بوو. وتم من سەیرکەر بووم جەنابی سەرۆک. هێزە سەربازەکان کارەکەیان بە ئەنجام گەیان. وتی کۆنگرە تەلەڤیزیۆنەکەم بینی، بەیاننامەکەت مەزن بوو، پەیامی ئاشتەواییەکەش نایاب بوو. جەنابی سەرۆک من خۆشحاڵم، چونکە هەندێک لە ڕاوێژکارەکان پێیان وابوو کاریگەریەکی قوڵ بوو، بەڵام پێم وایە پێویستە یەکسەر کار لەسەر ئاشتەوایی بکەین. سەرۆک وتی تەواو هاوڕام لەگەڵت. پاشان گەڕایەوە بۆ کۆنگرە ڕۆژنامەوانیەکە و ئاماژەی بەو خۆشیە کرد کە هەموو هۆڵەکەی داگیر کرده بوو. چۆن توانی خۆت ڕابگری و زڵەوی خۆت بکەیت. خەریک بوو لە دەستی بدەم. فرمێسک بە چاوی پاچەتیدا هاتە خوارەوە و ڕۆژنامەوانە عێراقیەکان لە ڕیزەکانی پێشەوەدا لە خۆشیان هەنسکیان دەدا. بۆش وتی یەکی پاشنیوەڕۆ قسە بۆ گەل دەکەم. گەلی ئەمریکا لەوە ئاگادار دەکەمەوە کۆشش کۆتایی نەهاتووە. هەروەها پیرۆزبایی لە هێزە چەکدارەکان و ئاژانسی هەواڵگیری ناوەندی دەکەم لەسەر کارە نایابەکەیان، بەڵام ئاشتەوایی بۆ تۆ و ئەنجومەنی حکم بەجێدەهێڵم. وتم بەیاننامەیەک دەردەکەن، وەک دەزانیت پاشنیوەڕۆی ئەمڕۆ من و ڕیک سانشێز لەگەڵ چوار لە ئەندامانی ئەنجومەنی حکم چوین بۆ لای سەددام. ئەی ڕەوشەکە لەوێ چۆن بوو؟ زۆر نامۆیە. 8 کەس بووین لەو ژوورە بچووکەدا، دەمتوانی دەستم درێژ بکەم و بەری بکەوێت. وتم ئەو پیاوێکی تێکشکا و شکست خواردووە جەنابی سەرۆک، بەڵام ململانێ دەکات. پەنجەکانی لە تووڕەییدا سەمایان دەکرد. چەند جارێک ورتەورتی کرد، بەڵام دوای ئەوەی هێزی کۆکردەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەوانە بێتەوە کە ڕەخنەیان لێدەگرت، دیمەنەکە لەو ژوورە بچووکەدا زۆر کاریگەر بوو. لە کۆتاییدا هێشتا سەددام مرۆڤە. هەتا ئەگەر دڕندەیەکیش بوو بێت سەددام گەیشتۆتە کۆتاییەکەی بۆ چاڵ و نزمان، دەتوانێت لە چاوەکانیدا ئەوە ببینێتەوە کە ئەو خۆیشی دەرک بەوە دەکات. پرسی دادگای تایبەتی عێراقی چۆن کار لەگەڵ سەددام دەکات. وتم ئەگەر واماندانا بە شێوەیەکی یاسایی سەددام دیلی جەنگە، ناتوانین یەکسەر ڕادستی عێراقیەکانی بکەین، بەڵام ژمارەیەکی تری بەندکراومان هەیە کە ڕەوشی دیلی جەنگ بە سەریاندا جێبەجێ نابێت و ئێستا لەگەڵ ئەنجومەنی حکومدا کار دەکەم بۆ ئەوەی بزانم دەتوانین هانیان بدەین بۆ ئەوەی بەم زوانە هەستن بە هەنگاوگەلێکی ئامادەکاری. سەرۆک سەبارەت بە بیرۆکەکە پێکەنینێکی خەفەکراو. وتم جەنابی سەرۆک، لەوانەیە هەلێکی ڕاستەقینەمانە لە بەردەستدا بێت بۆ ئەوەی ئێستا ئۆپۆزیسیۆن هەڵبەشێنینەوە، بەڵام پێویستمان بەوە هەیە هەڵمەتەکەمان بە لێپێچینەوەی سەربازی زۆر تند لە دژیان هاوپشتی بکەین. سەرۆک وتی تەواو هاوڕام لەگەڵت. سەرۆک لە وتارەکەیدا دوای پیرۆزباییکردن لە سەربازەکان بۆ ئەو سەرکەوتنەیان ئاماژەی بەوە کرد کە دەستگیرکردنی سەددام حوسێن مانای ئەوە ناگەیەنێت تندوتیژی لە عێراقدا کۆتایی هاتووە. ئێمە هێشتا ڕوبەڕووی تیرۆریستەکان دەبینەوە، ئەوانەی پێیان باشترە خەڵکی بێتەوان بکوژرێت لەبری ئەوەی ئاسۆی ئازادی لە دڵی خۆرهەڵاتی ناوەڕاستدا پەخش بێتەوە. بەڵام لە کۆتاییدا وتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناسرەوێت هەتا لەم جەنگەدا سەرکەوتن بەدەست نەهێنێت. لە بەیانی 15 کانونی یەکەم دیسێمبەردا ئەنجومەنی حکم بەیاننامەیەکی دەرکرد بۆ گەلی عێراق سەبارەت بە دەستگیرکردنی سەددام. پەیامەکەی بە ئاەتێکی قورئانی کردەوە کە نەفرەت لە خەڵکانی خراپەکار دەکات لەسەر زەویدا. لە دەقی وتارەکەدا هاتبوو دوجار ئەفسانەی ستەمکاری تاکڕە و ڕووخە، کەوتنە ئابڕوبەرەکەشی بووە دیمەنی کۆتایی لە پرۆسەی ڕزگارکردنی عێراق لە کۆتەکانی چەوساندنەوە و تۆقاندن. ئێستاش کاتی ئەوە هاتووە لاپەڕەیەکی نوێ بۆ بنیاتنانەوەی عێراقێکی یەکگرت و بێوەیی و ئاشتی خواز هەڵبدەینەوە کە هیوا ببەخشێتە هەموو ڕۆڵەکانی. هەروەها باسی لە ئەنجومەنەکە کرد
کە بەدەست ئەشکەنجە و کوشتنەوە ناڵاندویانە، هەروەها هەموو قوربانیەکانی جەنگەکانی سەددام و ئەوانەی لە ماڵەکانیان هەڵکەندراون و ئێستا هاوار بۆ گەڕانەوەی دادپەروەری دەکەن. سەرەڕای ئەوەی کە ئەنجومەنەکە کار دەکات بۆ گێڕانەوەی ڕۆحی لێبوردەیی بۆ بنیادنانی یەکێتی نیشتیمانی لەسەر بنەماگەلێکی جێگیر لە ڕێگەی بێزراندنی توندوتیژی و تۆڵەکردنەوە. ئەنجومەنی حکم جەخت لەوە دەکاتەوە کە سەددام و سەددامیەکان تیرۆرستان و ئەو بیانیانەی دزەیان کردوتە ناو عێراقەوە، ئەوانەی بەشداری لە کردەوەی ڕووخاندن و بڵاوکردنەوەی تیرۆردا دەکەن، وەک تاوانکاری جەنگ و دوژمنانی مرۆڤایەتی لە دادگایەکی عێراقی تایبەتدا دادگایی بکرێن بۆ ئەوەی سزای دادپەروەرانەیان وەربگرن. بە ئاماژەدان بە ئاشتەوایی کۆتایی بە پەیامەکەی هێنا. ئێمە داوا لەو کەسانە دەکەین کە هەڵخەڵەتاون و تاوانی دژ بەگەلی عێراقیان ئەنجام نەداوە، ئیدی سەرباز بن یان مەدەنی لایەنگری و دڵسۆزیان بسەلمێنن. ئەمەش وەک هەنگاوێک بۆ گێڕانەوەیان بۆ ناوباوەشی گەلە جوامێر و بەڕێزەکەمان. بەیان نامەکەشی بە ئاەتێکی قورئانی کۆتایی پێهێنا: ئێمە زوڵم و ستەممان لێ نەکردوون، بەڵکو ئەوان خۆیان زاڵم و ستەمکار بوون. هەستم بە شانازی کرد کاتێک کەوا دەقەکەم خوێندەوە. هەمووان وەستان و چەپڵەیان بۆ من و بۆ ڕیک لێدا. دەستم بەرز کردەوە وتم: سوپاسی ژەنەڕاڵ سانشێز بکەن. ئەویش هەروەها وتی: سوپاسی هێزەکان بکەن، ئەوان ئەم دەستکەوتەیان بەدیهێنا. لەو بەیانیەدا بەناو تارمە و هەیوانی کۆشکەکەدا دەگەڕام. فەرمانبەرە عێراقیەکان بە شێوەیەکی لە خۆڕا چەپڵەیان لێدەدا. پاش نیوەڕۆی دوێنێ لەسەر ڕیتمی تەپڵ و دەفەکان بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە ڕاڕەوە هیلالیەکەی ئۆتۆمبیلەکاندا سەمایان کرد. ئەو شوێنەی کە پەیکرە برۆنزیەکانی سەری سەددام ڕۆژێک لە ڕۆژان هەژمونیان بەسەریدا کردبوو. لە ڕۆژەکانی هەفتەکانی داهاتوودا ئەو ئاماژانە بەدەرکەوتن کە هاوپەیمانان لەوانەیە بتوانێت بە شێوەیەکی ئیجابی سوود لە دەستگیرکردنی سەددام وەربگرێت. شەریف عەلی بن حوسێن کە داوای عەرشی دەکرد، هەندێک ئامۆژگاری پێشکەش کرد سەبارەت بە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ هۆزە سونیەکاندا کە ئەو پەیوەندی لەگەڵیاندا هەیە و هەندێک لە دەسەڵات و قەڵەمڕەویشی لە نێویاندا هەیە. پێی ڕاگەیاندم کە ئەو بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پەیوەندی هەیە لەگەڵ کەسانێک لە ناو یاخیبووەکاندا و ئەو ئامادەیە ئەوە لە ئەستۆ بگرێت بۆ ئەوەی بچێتە بن کەڵێشەیان و بزانێت چیان دەوێت تا هێرشەکانیان ڕابگرن. وتم ئێمە هەروەها هەستن دەکەین کە هەلێکی ڕاستەقینە لە ئارادایە بۆ ئەوەی کار لەگەڵ ئۆپۆزیسیۆندا بکرێت. زۆرێکیان شەڕیان دەکرد وایان دەزانی کە سەددام دەگەڕێتەوە، وتیشم کە ئەوانی تریش دانیشتبوون و تەماشایان دەکرد. دەترسان سەددام بگەڕێتەوە، ئەو ناگەڕێتەوە، بەڵام دەمانەوێت وتوێژ لەگەڵ هەردوو ئەم دوو گروپەدا بکەین و پێشوازی لە یارمەتیدانت دەکەین. شەریف عەلی ڕازی بوو لەسەر ئەوەی کە هەوڵ بدات پەیوەندی بە یاخیبووەکانەوە بکات و هەستم کرد کە زۆر گرنگە هەوڵ بدرێت سوود وەربگرێت لە دەستگیرکردنی سەددام بەهاندان لەسەر ئاشتەوایی. ئەوەش بابەتێکە لە کاتی ڕاگەیاندنی دەستگیرکردنی سەرۆکدا جەختم لێ کردەوە. لە کۆبوونەوەکانمدا لەگەڵ هەردوو ژەنەڕاڵ ئەبی زەید و سانشێزدا ڕێکەوتین لەسەر ئەوەی خەڵات زیاد بکەین بۆ دەستگیرکردنی ئەو پیاوانەی کە هێشتا لەسەر کاغەزەکانی یارین و دەستگیر نەکراون. هەروەها یاریزانە بچووکەکان وەک ڕێ ئاسانکارەکان ئەوانەی ڕێنمایی هێزەکانیان کرد بۆ گرتنی سەددام. هەروەها فشارم کردە سەر هەردوو ژەنەڕاڵەکە بۆ ئەوەی سوود لە شکستە وەربگرن کە تووشی یاخیبووەکان هاتووە، ئەویش بەڕاگەیاندنی لێبوردن لەو جەنگاوەرە دوژمنانەی کەوا خۆیان دەدەن بەدەستەوە و چەکەکانیان فڕێ دەدەن و توند و تیژی وەلادەنێن. بۆ گەڕانەوەش بۆ بابەتەکە فشارم کرد بۆ ئەوەی پێش چەند مانگێک دەستم بکەوێت هانی سەربازیەکانم دا بۆ دۆزینەوەی ڕێگەیەک بۆ ئازادکردنی ژمارەیەکی ممکن لە هەزاران بەندکراو بێ ئەوەی ئاساییشیان کۆکردنەوەی زانیاری بکەوێتە مەترسیەوە. سەربازیەکان دەستیان بە کار کرد لەسەر بەرنامەی
ئازادکردنی مەرجی ئەو بەندکراوە بچووکانەی کە هاوکاری دەکەن کە ئێمە ئامادەین ئازادیان بکەین ئەگەر کەسێکی بەڕێز کەفالەتی هەڵسوکەوتیکردن و هەندێک لەو پیاوانەش کە پێشتر نەیان دەویست قسە بکەن و زانیاری لەبارەی تۆڕەکانی یاخیبوونەوە بدەن، ئێستا دوای ئەوە زانیان سەدام گیراوە خەریکە قسە دەکەن. ئەم بەرنامەیەش لە کۆتایی کانونی 1 دیسەمبەردا گوڕوتینێکی لە هەموو شوێنەکانی عێراقدا دروست کرد. لەو ماوەیەدا هێرش بۆ سەرا هێزەکانی هاوپەیمانان بە بڕی 122 دابەزی بە تەواوەتی ئەو کۆبوونەوەیەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەییم لە یادا کە لە ڕێگەی کۆنگرەیەکی تەلەڤیزیۆنەوە ئامادەی بووم. لە پاش نیوەڕۆی 15 کانونی 1 دیسەمبەردا ژووری پەیوەندیەکان وەک هەمیشە پڕبوو لەسەر شاشەکەش ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی دەرکەوتن کە لەسەر مێزێک دەژووری ڕەوشەکانی کۆشکی سپی دانیشتبوون. سەرۆک سەیری سەرەوەی کرد و پرسیاری کرد جەزیرە چۆن هەواڵەکەی باس کرد جێری. بە زەردەخەنەوە وتم جەنابی سەرۆک هەوڵ و کۆششیان کرد بۆ ئەوەی هەواڵێکی خراپ و ناخۆش بدۆزنەوە. گروپێکیان نارد بۆ درێژترین ڕیزەکانی ئەو ئۆتۆمبیلانەی کە لە بەغدا بۆ بەنزین وەستا بوون. پەیامنێرەکە لە یەکەم شوفێری پرسی تۆ ماوەی 5 کاتژمێرە لە ڕیزدا وەستاویت بۆ ئەوەی بەنزینت دەست بکەوێت، لەبارەی ئەمەوە چی بە هاوپەیمانان دەڵێیت؟ پیاوەکە دەستی بەرز کردەوە لە هەوادا وتی سەدامیان دەستگیر کرد. بۆیە پەیامنێرەکەی جەزیرە ویستی چاوپێکەوتن لەگەڵ شوفێرێکی تردا بکات، ئەویش هاواری کرد. سوپاس بۆ خوا سەدامیان دەستگیر کرد. پەیامنێرەکە هەمان پرسیاری 3 یان 4 جار کردەوە، بەڵام هەمان وەڵامی دەستکەوتەوە. سەرۆک وتی ئەمە هەواڵێکی مەزنە.